مؤمنين دايم دكاي تحميدتهم زور بدل خوشي زور بدل خوشي يا ربي دكين توحيدي توم دين مان اسلامتو كردت كرام فخري على برسول محترم لا بداية لا بدا هركس للريقة يشرعو دين قرب سرخوي باشي مردان روجيجين زور گناهكارين اي خداي بزوال خوش بالايمان پادشاهي بمثال تو غفوري خوايا بو خاطري نبي باشي مردان أمتي پیغمبر أذيت من نبي الرجو شو دائم دسور عمري من هركم دكا رجو شو دائم دسور عمري من هركم دكا قد نبو زاري فكر كم مردن منزيق ذكايا قد نبو زاري فكر كم مردن منزيق ذكايا لزتيني والروج ويقروج وايلا من كرقد نليم لزتيني والروج ويقروج وايلا من كرقد نليم قواني اقري جهنم اقرت بخوش دكايات قواني اقري جهنم اقرت بخوش دكايات روج وشو دائم دسور عمري من هركم دكات رجو شو دائم دسور عمري من هركم دكات أدبو زاري فكر كم مردن بنزيق ذكايات أدبو زاري فكر كم مردن بنزيق ذكايات قربلن خوالا همو كز خوش
روج وشو دائم دسور عمري من هركب دكان قد افوز على فكر كم مردنا منزي ذكايات قد افوز على فكر كم مردنا منزي ذكايات. دنگ خوش مامۆستا عەبدولکەریم برادۆستی بەخێر بێ مامۆستا ڕەوان مامۆستا ئەحمەد دەستان خۆش بێت خۆشحاڵم کە گەلێک سپاس ڕێز و حرمەتم من خۆشحاڵترم کە لەگەڵ دوو کەسی زۆر بەڕێز و خۆشەویست دانیشتوم سوای سەرکەوتنتان لۆ دەخوازم و هەروەها مامۆستا ڕەوان و کاک ئەحمەد جانیش خی گەورە ساغ و سەلامەت و تەندروست باشیان کاوە ستافی ئەم بەرنامەیە. سپاس دەکەم خۆشحاڵین بێگومان لە کاتەکانی دواییدا بەرهەمی جوان ئەوەی کە جوان بووە جوانتریش چاوەڕێ دەکەین بە خۆشحاڵیەوە لە ئامادەیدان بەری ئەم بەرنامەی دەست پێ بکەین مامۆستا عەبدولکەبیری گوت ئەس برادۆستیمە هەردوو کا دەبێژین هەم سۆڕانیش هەم بۆدی ئینشاءالله ئەوژی پێشکەشکە ئەم هەردووەکیەکین خزمەتان ئینشاءالله ئێمە بچین خزمەتە ئەو بینەرانە بکەین نەوێ هەنوو کە دیارمە دانیشتی ئینشاءالله شاوێت خێرێ بخێر حسێب بێت ئینشاءالله گەلە بخێرات. بینەرانی ئەزیزی کوردستان 24 و بە تایبەت بەرنامەی پاشیف خۆشحاڵین کە لە پاشیفی 12مین ڕۆژی مانجی ڕەمەزانی خۆشەویست لەگەڵەوەی خۆشەویست دەبین پاشیف پێشکەش دەکرێت بە بەرگە جیاوازەکانیەوە کۆمەڵێک بەرگەمان دەبێت وەکو پاشیوانی ڕابردوو کە تێیدا سەرگەرمی هەموو ئەو بابەتانە دەبین کە بۆ زانیاری زیاتر و بۆ خزمەتی ئێوە ئێمە لێرە دەبین و کەش و هەوایەکی خۆش و دۆستانە لەگەڵ ئەزیزم برای بەڕێزم هاوکارم هەموو شت نقطە تا دوای ژبان ما صوبنا قنايد ما بغفرن يا ربي قنا بينا غفران ايش لا قدش ترازم. السلام عليكم ورحمه الله وبركاته. باشي و 12 دست بكين يعني بسرودت خوش ما دست بكين ان شاء الله حتى دمای که دیوسا هول دین خوشی و جانی بردام ان شاء الله خود ما بخير بنفست شوید خیرانه هر نوع اکی ام ساغ بکین ان شاء الله خود بخير بنفست اگر حتی ام آخفتنکا یا آسایشی بکین خود بو ما بخير بنفست نه آخفتنکا زیاده بد ما مستقبل کبیر ده یعنی ناف سرود داد گفت شو روز دایم دستوره عمری من کم دکا پراسیج حسینه و 12 ام بیشین 11 روزت و هیوا پیروز چون یش عمری ما در باز من طیبتیش هیوا کوسا پیروز مبارک دکو دف خود پیغمبر صلی الله علیه و سلم پیروز هاتیه بحث کردن دا قرآن فرموده پیغمبر صلی الله علیه و سلم جبیر آمد شد بس وقتی امزانین مثلا کتنیش شوا 12 دا برینو کج یعنی از افکار خوهندرین جم کتن مناقشه 12 یعنی یا ربی چه واسازی در باز بی سکه اوصا او بالضبط ما مصعب الكبير يجي قلتي شو روج دايم ده سوري اما عمري ما كمت بت وما هو جنينه بجاي الله خدي بخير بالفيست خدي ما بهلت حتى دميكا وهي في جبان او قسيش ده قلت يعني ام زار دله جان دوباره روتينا يعني خوي هروا ابروكات زويت بسلم سبحان الله سربي بابتي الروتين قالك انا خوش طبعا مصناب جيكر از در كتم بالشقي اسات مخوري همي قبل جهكي اسورت راوستين ابرو كاملو جينا راوستان بي از چو ما وجهي يا ربي في كسر مساكرين من الجهه كيدي روس مزوني يجينا بيا الروتين يعني زاروا الرادي جا قال نخوش رادي اخر درش اودانا وكو تنشروني ديكا بخير بين انا جماري قطابين كلا بشنا خويش يعني اسمع بشنا خوي هم قطابيه كلش هنا بوانك قطابي كوليجن او بدو ساكن بس تو ساكي جماعه قازان وبرنج خد حسك افشوا اويديا خورنا اويت حش برنج وافكات كل مثلا او شو ويتيرنا بالنان وطحين وماس طافت برنج وافك هذا افك يعني برنج مرقاش لا افك ما راح ياخذ بيجني مدفيني برنج ومدفيني عافيه مجا سيرفي نكته كوبتشيك بيش رخصتها بشتنجم شنو خالتك من هي رسولات بوهميه وديك من سري هميه شيب زاخويا كر در روز توی دست پی که بیناد شو مالا ظلام خو ناف آیلوان دام دی زینب دی چه خوی ناف زینب بچه بیم چیز کم عقارم ناف نگود و بس تازه گود دی چه خوی ما فلان تشته فلان گوتی برنج و مدفینی ها دی خوی خالت هم میشه که دو کم نا بجنه مدفینی کاشه و چه خواه بجنه آفک بجنه آف خالت هم میشه گوتی بلا مدفینی و دی از بجن بالضبط اوها وصل نظام کاش بیرامشون والله بو خالت هم میشه برنج و آفک اینا نخور کاش بده خور نکادی ات گفتی ده بخو
هذا مدفيني وبرنج شنيك خالد نظني أو بيجنا مدفي يعني بيجنا أوفكي مدفين شنيك أو جا برنجو مدفيني يدخل خورن هتتشي ما تعمل كبير برنجو مدفيني كوش تبع شوف زرع خورنا كده وتين مش ده أبى برنجو مدفيني وتشيك خد حاس كده يعني أو جوازي إسا مثلا دوهك دلي أفك زاخو دلي مدفيني هولير دلي مرقا سليماني و كركوك دلين شلا مثلا شلكي بامية بي شلكي ئەوەش دەوڵەمەندی زمانی کوردیە خۆزگە دەبێ هەورامی چی پێ بڵێن کەس لێرە هەیە ترشیش وەڵا ڕاز دەکەی ترش کۆی دەڵێن ترش ئەو فەرهەنگە و قاموسە ینی زۆرە خدای ڕوسە بهێلت ئێستا بە دوو دابڕۆین زۆر دوور و درێژە عەریف خودێ مەوزەی مە بتە خواردن و خۆرەنگە دەست بە بڕگەکانی خۆمان دەکەین پێم وایە یەکەم بڕگەمان قسە لەسەر جیاوازی نێوان ئیماندار و مسلمان ینی ئەوەی کە بەچێ دەگوترێ مسلمان و بەچێ دەگوترێ ئیماندار ئەمە لە بێگومان لە شەرعی ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەمە جیا کراوەتەوە بە تەواوی قسەی لەسەر کراوە ینی مەرجەکانی ئیماندار بوون چین و مسلمان چییە بە وردی قسە لەسەر ئەمانە دەکەین ئایا لەو نێوەدەدا ینی هیچ شتێک هەیە ئەوە چی دەکات چییە ئەو شتانەکەوا دەکات بە کەسێک بگوترێ ئیماندار و بە کەسێکیش بگوترێت مسلمان و فەزلی کامیان زیاترە ینی لای خۆی گەورە ئەمانە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم سەنگەسەری کە دکتۆرای هەیە لە شریعەتی ئیسلامی هەندێک من ڤیا ئەس بژم کۆچەوە بابەتێ مەسەن ئەوێ مەلدەست بکێ وەلەو بلا تەشبیه مەسەلەن یەک بابەتە چەند جدۆهیات ناوبەینەوە دەکۆ ئافکن جداهیت زورت ناوبەینە ئیماندار و مسلمانیژی گەلە زورن یانژی هەموو هەردووکێکن مەسەلەن شەرتە ئیماندار مسلمان بێت یان شەرتە مسلمان ئیماندار بێت و دومایکیژی ڕاستی مەدوێت مەبەستەمە ئەوە وەلەو کلیلێت وەکەم گەرەجە کوردی دەبین کلیلێت دەرگەهێت بەحشتێ نەدەستێت چ مرۆڤاتانە بەس دومایکێ مەبەستەمە ئەوە کینە زێدەتر ئەوێ دێچنە بەحشتێ و چاوە ئەم مسلمانێکی ئیماندار بین و بچینە بەحشتێ شتێکی کەش دەگوترێت ینی ئەمانە هەر لە ئەهلی علمەوە ینی گوێبیز دەبین ینی مسلمان بۆی هەیە با بڵێن بەهۆی تاوانەکانیەوە ئازار بدرێت لە جەهەنەم تاوەکو ئیمانایی پاخش بێت بەڵام ئیماندار ناچێتە جەهەنەم یەکسەر بۆ بەهشتا نازانم ئەگەر تێگەیشتنەکەم وا بوو بێت یاخود هەڵە تێگەیشتم ئەمە بۆ ئەوە پرسیار لە دکتۆر دەکەین سێژار مدوبارەکە بەس بێژمە دکتۆری وەسئەلوا یان فەسئەلوا ئەهل الذکر فاسألوا أهل الذكر خدش ترازي بري بسيارة دكتوري فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون أهل الذكر أمر من دكتور إبراهيم سنجسري دكتور هي الشريعة كان باب فرمي الدكتور قال بخير عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بيت دكتور أحوالك وتمنى وكو أي خدش ترازي قال بخير ورمضان بيروس دي قبيل كتي وربي بخير بيت دكتور سلامت بيت أحوالك صحتك لقى رمضان شوني زور باش فضل خويا جبريل الحمد لله زور باش الحمد لله چاو درباز بود اما دست بکی بحث کرد یعنی 11 روز و شبت هیوا پیروز درباز میم کتینا 12 دا زور بخیر اما مهاجنینا یان چکی هندیا خوشتوی اش زی درباز الحمد لله زور بخیر رویشتن هرچند املا کالجش دوام من هيا ما شاء الله التزام ايوه شروها روي يعني بزما هستي بيدا كينوها والله بخير رويشت وهذا زانم مسلمانان زور بواري لا شيان ماندوه ككوتونا كشي رمضان كشيكي روحية لبر أسودي روحي زور أجان لما دبوني لا شنيه الراسته الحمد لله وخالد شي قرنقا ما يجي كبر بركتها ولا شش ده حسيتها شون كخوارد نزوراني روجانا سنزم نماوا زور بمانا ودو 6 كيلو كم بوا باش والله اوش راست الحمد لله دكتور بتسينا سر برسي سرچی مان يعني نازم برسيارك او هابكين قبلن جوازي نيوان ایماندار و مسلمان سیان سرتا باسی ایماندار بکەین بەچێ دەگوترێ ایماندار بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين سرتا سپاس بۆ دەرفەتە وسلام ورحمة خوای گەورە لە بینەران و ئومەتی ئیسلام بەگشتی مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێت من داوا دەکەم سەرەتا دوو کەوانم پێ بدەن باسی ئەو بابەتە بکەم کە هەموو میدیاکارێک
مسلمان لە جیهانی ئیسلامی ئەرکێکی لە بەرامبەر ئەرکێکی ئیمانی ئەخلاقی مێژوویدایە. بە واتایەی ئێمە بۆ خوای گەورە دەژین. ئەو برایانە کە گوتیان ڕۆژ و شەو دێ و لە تەمەنی ئێمە کەم دەکات. ئێمە ڕۆژێک دەمرین کە مردین وەکو ڕافعی دەڵێت هیچ ئێسکێک لە ناوگۆڕ بە ئێسکێکی تر ناڵێ گەورەم و شازا دەکەم. بەڵکو هەمویان نازناوی زانستی و دکتۆرای من بەجێ دەمێنێ، میدیاکاری ئێوە بەجێ دەمێن و خۆمان و کردەوەکانمان. پێویستە ئەوەی کە گرنگە ئێمە وەکو ئەکادیمیان یان ئەوانەیە کە پێمان دەگوترێ قوتابێکی بچووکی شەریعەت هەر مسلمانێک داواکار لەوە دەکات لە میدیاکار ئیسلام زیادەڕەوی تێدا نەکەن وەکو خۆی باسیکەن، وەکو خۆی باسیکەن بە واتایی کە وەکو خۆی باسی دەکەن طەبیعەتە چۆن هەیە ئاوا باسی بکەن بە هەدەف و ئامانج نەگرێت لە ساڵەکان و مانگەکان بەگشتی بە تایبەتی مانگی ڕەمەزان. میدیاکار لە بەرامبەر ئەرکێکی ئیمانی ڕەوشتی مێژوویدایە، مێژوو لە بیری ناکە ئەو کەسانەی کەوا لە مانگی ڕەمەزاندا کەشی ڕوحی دەرونی ئیمانداران ئەو مانگە پیرۆزە بە ئامانج دەگرن. داواکارین هەروەکو پەنجە بۆ هەندێک شتی ئیسلام درێژ دەکەن، شتە جوانەکانیش بخەنە ڕوو وەکو خۆی ئیسلام وەکو خۆی باز بکرێت. ئێمە هیچ ترمان نابێت چونکە جوانترین دیاری پەروەرێنە بۆ مرۆڤەکان. بەس دکتۆر لێرە بەس یەک پرسیاری کورد ئەگەر وەڵامێکی کورد لە بەرنامەی پاشی ئەوەندەی متابعەت کردیە لێ ڕازین توانیمانە بە جوانیەکان باسکەین. الحەمدولیلاوەی کە ینی دوسێ ساڵە من داوا دەکرێم ئەو ساڵی شەندێک متابعەمان کردو زۆریش نایمەش مەشغوڵی بابەتەکان گونجاون ینی ئەوەی کە زۆر گرنگە میدیاکار من لە زانکۆ یا من لە وتاری هەینیم خزمەت بە کۆمەلگا دەکەم ئەو بابەتانەی دەچێتە خانەی بەرژەوەندی تاک و کۆمەلگا. ئێوەش بە هەمان شێوە پێویستە بە شێوازێک هەڵسوکەوت بکەن لەو مانگە و لە مانگەکانی تر بچێتە خانەی بەرژەوەندی تاک و کۆمەلگا. ئیسلام زۆری لە باراندایە، ئیسلام شتی زۆر جوانی پێیە چونکە دیاری خوای گەورەیە کە سەرچاوەکەی لە ڕەحمەتەن لیلعالەمینەوە. دکتۆر ئەم قسانەی تۆ ینی گروتینی زیاترمان پێدەدات ئەوە دەکەوێتەوە سەرنیەتی خۆمان کەمە چۆن بتوانن ینی هەڵسوکەوت لەگەڵ مانجی ڕەمەزانی پیرۆزدا بکەین و جێی خۆشحاڵیشە کە پێش بەڕێزیشت ینی چەندین مامۆستایانی ئاینی باسی ئەوەیان کردووە کە بە تایبەتی لەم بەرنمەیەدا ئێمە هەم خۆم هەم ژوان ینی جۆرێک لە ئێستدراج و مراوەغەکردن و لە نەمەتی پرسیارکردن ئەو شتانەمان ینی نەبووە و شێوازی پرسیارکردنمان ئەو سەراحەتی تێدایە کە ئیسلام وەکو خۆی چۆنە و پێشتری ژۆمان کردووە هەر بابەتێک کە ئەمە دەمانەوێت گفتوگۆی لەسەر بکەین سێرچێک دەکەین و ئەوەی کە با بڵێن وەکو پێویستە چییە دەکرێتە پرسیارێک و دەخرێتە بەردەم ئەو زانایە ئەزیزە و بەڕێزەی ئەو کەسەی وەکو دکتۆرێکی وەکو جەنابیشتان کە لێرن ینی بە تامەزرۆیەوە گوێ لە وەڵامەکەی دەگرین هەم بۆ فێربوونی خۆمان هەمیش بۆ بینەرانی ئەزیز. دەستخۆشی لێ دوعای خێرمان بۆ هاوڕێتان دەکەم خوای گەورە کۆشیشی هەمان قبوڵ بکات. ئامین ئینشاءالله. پرسیارەکە یان بچێ دەگوترێ ئیماندار. ئیماندار هەر کەسێکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵامی گەورەمان جوبرائیلی داوە عليه الصلاة والسلام ئەو کەسەی کە باوەڕی بەخوای تاک و تەنها هەبێت خاوەنی هەرچی صیفات و ذاتی گەورە و بێعیبە خوا سبحانه وتعالى وەدیهێنەر و دروستکەری ئێمەیە ڕۆزی دەرمانە سەرپەرشتیاری ئێمەیە ژینمان و مردنمان لە دەستی ئەوە لە کۆتاییشدا هەر دەگەڕێینەوە خزمەتی سبحانه وتعالى باوەڕبوون بەو فریشتانەی کە یعنی تاوان نازانن و واسیتەی نێوان خودا و پێغەمبەرانن بۆ هێنانی سروش و ئەرکی تری زۆر جوانیان لەبەردەستە خزمەتی ئیمانداران دەکەن و هەروەها باوەڕ بە هەموو ئەو پەیامانەی خوا سبحانه وتعالى لە ڕێگای جبریل و یان پێغەمبەران فریشتەکانەوە بۆ پێغەمبەرانی ناردوو عەلەیهیم الصلاة والسلام بە مەبەستی ئەوەی کەوا بەندەکان بەخوا وەکو خۆی بناسێنن باوەڕبوون بە هەموو ئەو پێغەمبەرانەی کەوا لە قورئاندا ناویان هاتووە و ناویان نەهاتووە عەلەیهیم الصلاة والسلام و باوەڕبوون بەوەی کەوا ئەو پێغەمبەرانە بێعیبن خوای گەورە لە کەمی پاراستونی لە تاوان پاراستونی
باوەڕبوون و هەروەها بە ڕۆژی دوایی کە ئێمە دەمرین لە گۆڕەوە دەست پێ دەکات دوایی هەستانەوە و پرد و سیڕات و دەگەینە خزمەت خوای پەروەردگار خوا لە دۆزەخ بمان پارێزێت لە کۆتاییدا باوەڕبوون بە قەزا و قەدەر ئەو شتانێک کە خوای پەروەردگار یعنی خیاری داوەتە ئادەمیزاد بەڵام خوای پەروەردگاریش ئاگای لە هەموو زانستەکە هەیە لە قەدەری خوای گەورە دەرناچێت ئەوە ئیمان ئەوە یعنی ئیمانە ئەسلی ئیمان یان دەتوانین بەواتای کتێب بڵێن پێناسی ئیمان ئیمان بریتیە زانانی زمانەوانی دەڵێن هەندێکیان دەڵێن ئیمان تەصدیقە یعنی متمان شتێک بەڕاست بزانی و کەشت ئەوە لە بواری زمانەوانی لە بواری یعنی وەکو چەمکێک کە پێناس بکرێت وەکو چەمکێک پێناس بکرێت ئەوانەی کە باسمان کردن دەتوانین بڵێن ئیمان تەنها ئەوە نییە زۆر خەڵکوا دڵ ئاخر مامۆستا من ئیمانم هەیە دەڵێن دەست خۆش بێت لەو قۆناغێکی زۆر گەورەیە بەبێ ئیمانی دڵ و دەروون هەرچی لە دەرەوە بکەیدا نامەزرێت بەڵام پێویستەوە بزانین ئیمان هەر وەکو چۆن بریتیە لەو تەصدیق و لەو یەقین و باوەڕبوونە نەجوڵاوە بەخوا و بەوانەی کە خوا دەیەوێت هەمان شێوە پێویستە ئەو ئیمانە دارێکی پڕ بەرەکەت بێت لە دڵەوە سەرچاوە بگرێت لە ئەندامەکانی لاشە ڕنگ بداتەوە یعنی دکتۆرە گەر و سابت شەرتە مسلمان بەریە مسلمان بینە خوب بەحەز بکت ئیماندارێکی ڕاست و درست بێت جیاوازی نێوان ئیمان و ئیسلام زانایان دەفەرمونون هەندێک چەمکمان هەیە وەکو زانایان دەفەرمونون إذا افترقا اجتمعا وإذا اجتمعا افترقا هەندێک چەمکمان هەیە ئەگەر بە تەنها هاتن هەرتووکیان یەکواتا دەبەخشن بۆ نمونە ئەگەر باسی ئیمانمان کرد ئیسلامەتیش دەگریتەوە بە تەنها ئەگەر باسی ئیسلاممان کرد ئیمانیش دەگریتەوە وەڕەضیت لەکم الئیسلامە دینە بێگومان ئەو ئیسلامە پێویستە ئیمانیشی لەگەڵدا بێت کە باسی ئیمان دەکا ئین الدینە عند الله الئیسلام ئیسلامەتیش دەگریتەوە بەڵام ئەگەر بەیەکەوە هاتن لێک جیا دەبنەوە بەو واتایە ئەگەر کەسێک هەرتووکیانی بەیەکەوە باس کرد دەبێت تێبینی ئەوە بکات یعنی جیاوازیەکی کەم لە نێوانیاندا هەیە بەو واتایە ئیمان زیاتر ئەو هەست و نەست و بیر و هزرانە دەگرێتەوە کەوا لە دڵ و دەروون و لە هزردایە باوەڕبوون بەو شتانە ئەو باوەڕبوونە کە ڕوکنەکانی ئیمانە پێویستە ڕوکنەکانی ئیسلام بەرهەم بێنێت ڕوکنەکانی ئیسلام شایەتمان بەدەم دەگوترێت پێویستە ئیمانیشی لەگەڵ بێ ینی خوامان پارێز لە نیفاق نوێشکردن زەکاتدان ڕۆژوگرتن حەج سیر دەکەی ئیمان زیاتر بابەتی نەبیندراو بیر و باوەڕ هزر و هەست دەگرێتەوە ئیسلامەتی بواری جێبەجێکردن دەگرێتەوە هەڵ ڤیجال vêrê خودê me hemî parêz tu yani hemî bi Silman îmandara heket îslametiya mirovî da neqis hebit gunehbar e eger îmana mirovî da neqis hebit çi ted babê kufrê da yan jî ew jî her gunehbarî ye بێگومان ئەگەر ینی عوزرێکی نەبێت کەسێک ینی باوەڕی بە شتێک نەبوو ئەگەر عوزری هەبێت نەیزانی بێت لە شوێنێک نەبێت زانای تێدا نەبن دەنگی نەگەشت بێتێ یان ینی دەنگی ئەویش نەگەشت بێتە زانە ئەوە عوزرێکە و ئیسلام زۆر حەزی لەوەیە عوزر بۆ بەرامبەر بێنیەوە ڕاستەوخۆ حکم نەدەی ئینسان لە حەقی خۆی پێویستە دائیمەن ئیتیهامی خۆی بکات دەبێت من مسلمانێکی ڕاست بم دەبێت ئەوەی کە خوا داوا لە من دەکات من وابم من پێم خۆشە لێرە نمونەکتان بۆ بێنمەوە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێت سەروەرمان پێغەمبەر پێی دەفەرموو صلی الله عليه وسلم یا عومەر ئەتووە گە بە کۆڵانێکدا دەڕۆی شەیطان دەچێتە کۆڵانەکەی تر کەچی ئەو کاتە کەوا دوژمنانی دین خەنجەریان لێدا بە عەبدوڵای کوڕی فەرموو یان پێش ئەوە سەحابەی گەورە حوزەیفەی کوڕی یەمان قەڵەم سڕی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم نهێنیەکانی لای ئەو پاش وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیزانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەجموعە ناوێکی پێداوە لە منافقە یەک دوو جار لێ دەپرسی حوزەیفە داوای ئاشکراکردنی نهێنی پێغەمبەر ناکەم صلی الله عليه وسلم بەس ئەو پرسیارە لێ دەکەم ناوی منی تێدایانە ئەوە چی ئەو پرسیارە دەکا عومەری فاروق دوای ئەوە کەوا خەنجەری لێ دەدرێت بە عەبدوڵای کوڕی دەڵێ کوڕم کە من مردم لە کاتی نوێژ لەسەرکردنم
سیر کە بزانە حوزەیفە نوێژم لەسەر دەکاتیان نا ئەگەر نوێژی لەسەر نەکردم یعنی دیارە من لە منافقین بوو ئەگەر نوێژی لەسەر کردم ئەو کاتە بڕۆ لە دەرگای دایکمان عائیشە بدە و بژڵێ عومەری کوڕت مەڵێ ئەمیر المؤمنین چونکە پاش مردنم من نەماتەوە بڵێ عومەری کوڕت تەکلیفی لێکردی ڕێگای دەدەی لە خزمەت پێغەمبەر و هاوڵی خۆشەویست ئەبوو بەکر بمنێژنیان ئەگەر لەوێ ڕێگای پێدام مەمنونمی ئەگەر ڕێگای نەدام بم بە ناو بەخێن قەبرە بۆ ئەو دانرا بوو بۆ خۆی دانرا چونکە ماڵی دایکمان عایشە بوو ماڵی دایکمان عایشە بوو گەرنگ لەوەدایە ئینسان لە حەقی خۆی ئیتیهام کات یعنی دائیمان هەوڵ بدات من ئیماندارێکی ڕاستەقینەمیانە وریابم ماوە بە ئیمانی خۆمدا بچمەوە ئیمانم بە زات و صیفاتی خوای گەورە سبحانه وتعالى ئیمانم بە فریشتەکان بە پێغەمبەران ئەوانی کە ئیمان داوام لێ دەکات من ئیماندارێکی ڕاستمیانە بەڵام کە هەڵەیەکم لە بەرامبەر بینی لە ڕووی ئیمانیشەوە من عوزری بۆ بێنمەوە لە ڕووی ئیسلامیەوە نوێژە ڕۆژووە زەکاتە ئەوانە حتا لە ڕووی ئیمانیشەوە بۆ نمونە کەسێک قسەیەک دەکات ئەو قسە کوفرە من دەزانم مستاومە لەوە ناکەم دەڵێم دنیا خرابێت ئەو قسە کوفرە بەڵام ئەو کەسە کە ئەو گفتارەی کردووە کوفرێکی لێ دەرچووە ئایا من یەکسەر کافری بکەم دەڵێم پێویستی بە لە کۆڵونەوەی با من عەجەلە نەکەم اینجا طبعا لەبەرام بابەتی ئیسلامەتیش یعنی بابەتی ئیسلامەتیش کەسێک ڕەفیقێکرد لەگەڵا نوێژ ناکات ئێستا نوێژی نەکردو ئیتیهامی مەکە کە نوێژ نەکەرە بڵێ احتیمالە مەثەلاً لە ماڵێ نوێژی بکات بیریشی بێنەوە بڵێ ئەرێ بەیەکەوە نوێژ نەکەی مەبەستم ئەوەیە ئینسان لە حەقی خۆیدا دائیمەن ئیتیهامی دەرونی خۆی بکە لە بەرامبەر خەڵکەکانی تر هەمیشە عوزریان بۆ بێنێتەوە باسی نوێژت کرد ئەوە شار پەیوەندی بە ئیمان و بە ینی ئەوە هەیە ئەگەر مەسەرەن ئەو باسەی بۆ نمونە بەشێک لە زانایان دەڵێن ئەگەر ئەو کەسێک کە نوێژ نەکات کافر دەبێت بەشێکی دیکەش دەڵێن کافری مطلق نابێت بە پشبەستن بەو حەدیسەی ئەوانەی بەشی یەکەم دەڵێن ینی ئەو حەدیسەی کە هەیە دەڵێ العهد بيننا وبينهم الصلاة من تركه فهو كفر يعني لو حالەتەدا چی دەبێت ئەو کەسی کە نوێژ تەرک دەکات یاخود نوێژ ناکات فعلا دەکەوێتە کام حاڵەتەوە ینی کافر نوێژ بێگومان یەکێک لە پایەکانی ئیسلام و نوێژ یەکێک لەو پەرستشانە بووە هەموو بەندە باشەکان بە تایبەت سەروەرانی مرۆڤایەتی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسسەلام نوێژیان بەرامبەر خوای گەورە کردە سوبحانە وتعالە چونکە پێویستە مرۆڤ لە حەقیقەتی مرۆڤ بوونی خۆی هەندێک جار خۆی دابڕنێت ببێتە فریشتە ئاسایەک ڕوحی عروج بکات و بەرەو ئاسمان بڕوات نوێژ ئەو بابەتەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەیدنا بیلال دەفەرموو ئەریحنا بها یا بیلال بانگدا با دەروونمان ئیسراحەت بکە بچینە مناجاتی خوای گەورە سوبحانە وتعالە کەواتە نوێژ ئەو پێگەیە ئەزانان کۆدەنگن کەوا نوێژ ڕوکنی ئیسلامە هەر کەسێک باوەڕی بە واجببوونی نوێژ نەبێت و کەسێک پێیگوت بێت بابەتەکە و بۆ کرد بێتەوە باوەڕی بە واجببوونی نوێژ نەبێت کۆدەنگی زانانی لەسەر ئەو کەسە لە دین دەچێتە دەر ئەگەر لە تەمبەڵینەی کرد ئەو بابەتەکە لێرەدایە کە لە تەمبەڵینەی کرد کۆدەنگی جمهوری عولەما زۆربەی زۆری زانایان دەفەرمونون ئەو کەسە ئەگەر باوەڕی هەبێت و تەمبەڵینەکات ئەوە لە دین ناچێتە دەر لەوانە ئیمام شافعی کە یعنی گفتوگۆی دەکرد لەگەڵ ئیمام ئەحمەدی کوڕی حەمبەل ئیمام ئەحمەد بە تەنها دەیفەرموو وەزانایان تریشی لەگەڵ لە بەزۆک سەرمەزەبەکان ئەو بۆچوونی وایە کە کەسێک نوێژ نەکا بە مجەڕەدی نوێژ نەکردن لە دین دەچێتە دەر ئەوە تەنیا ڕای ئیمام ئەحمەد ئەو جەدەلە ئەو یعنی مناقەشە زۆر جار ئێمە بە سلبی لێکی دەدەینەوە یعنی ئێمە عوزر دێنینەوە ڕێی جمهور وەردەگرین کە کافر نابێت بەڵام دەبێ خاتری ئەو پێگەش بگرین کە نوێژ گەشتۆتە ئەو ئاستەی بە نوێژ نەکردنی ئاسایی هەندێک زانا دەفەرمون ئینسان لە دین دەچێتە دەر ئیمام ئەحمەد دەفەرمێت و ئەو فەرمودەی کە باست کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت العهد الذي بيننا وبين الكفر ترك الصلاة پەیمانی نێوان ئێمە و کافران نوێژ نەکردنە بۆیە دەفەرمێت بە نوێژ نەکردن کافر دەبێت ئیمام شافعی و جمهور دەفەرمون مەبەست ئەوەیە ئەگەر باوەڕی پێ نەبوو ئیمام شافعی بە ئیمام ئەحمەدی فەرموو کە فەرمووی پێ کافر دەبێت گوتی باشە کەسێک ئەگەر کافر بوو بەچی دێتە ناو ئیسلام گوتی بە شایەتمان لا ئیلاهە ئیلا الله گوتی کابرا دەیڵێتەوە نوێژ نەکەرەکە دەیڵێت بەڵام تەمبەڵیە
اینجا لێرەدا من پەیامێکم بۆ ئەو خۆشەویستانەی کە نوێژ ناکەن لەو مانگە ئەسپی خۆیان تاو بدەن بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە سوبحانەه وتعالە ئەو لەزەتەی پێغەمبەران عليهم الصلاة والسلام سەروەری هەمویان سيدنا محمد صلى الله عليه وسلم کە دەیفەرموو بیلال بانگ بدە بە ئاسوودە بین لە دنیا من پێیان دەڵێم لە خێرێک و لە کەشێکی ڕۆحی زۆر گەورە بێبەشن توخوا لەو مانگە پیرۆزە غوسلێکی تەوبە بکەن خۆتان بشۆن بە نیەتی گەڕانەوە بۆ لای خوای گەورە و دوور کە عاد نوێژی تەوبە بکەن بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار ئەو کاتەی ئەو ناوچاوانمان دەچێت بۆ لای خوای پەروەردگار و کوڕنووشی بۆ دەبین دەزانین ئێمە هەست بە چ لەزەتێک دەکەین خوای گەورە لێمان بێبەش نەکات. دکتۆر ئیمان زێدە و کێمت بێت کەنگی ئەم بزانین مەترسیار سەرمە خودێنێکت ئەمێ نزیک بینش دینی بدەرکەوین و کەنگی ئەم بزانین دلێمەیە مرتاح بچکی وەکی بەرینەکە تەیماژە پێکری عمەرە کوڕی خەتاب بێژی حتا سەحابەیەت پێغەمبەری صلی الله علیه و سلم هەمی کە لە جۆرەش ئیمانە خۆ ترسان یعنی کەنگی ئەمش ئیمانە خۆ بترسین کەنگی دلێمەیە مرتاح بێت ئیمانەمە ئیمانەکە ڕێک و پێکە ئیسلامەتە پاقژە دەفمەک و ئەو کردارێت ئەم بکەین نوێژە بگرە حتا دومایکە خوای گەورە سبحانه وتعالى لسورة الأنفال دفرميت إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون أولئك هم المؤمنون حقا لهم درجات عند ربهم ومغفرة وأجر كريم براستي خوا إنما زاناني عربي زان دفرمون بو حصرة يعني ئیمانداری ڕاستەقینە ئەوەی ئەو سیفەتانەی تێدابێت ئەوەیە کەوا کە ناوی خوددا هێندرا دڵەکان ڕابچڵەکەن دڵەکان بسووتێن دڵەکان کوڕوزەی ئیمانیان لێبێت بە مجەڕەدی ناوهێنانی خوای گەورە سوبحانەه وتعالە ئەمن زۆر جار بە گەنجان دەڵێم ئەگەر کوڕێک کچێکی مارە کردووە بۆ ئەوەی بە حەڵاڵی ئێمە باسی بکەین کچێکی مارە کردووە لە قۆناغی پێشگواستنەوە هەردووکیان عیشقێکی پاکیان بۆ دروست بووە ئینشاءالله یا ئەو کوڕە ئەو کچەی زۆر خۆش دەوێت ئەو کچە ئەو کوڕی زۆر خۆش دەوێت لە مەجلیسێک دانیشن هەر کاتێک ناوی ئەو کوڕە هێندرا ڕاستە و خۆدڵی ڕادەشڵەکێت یان دایکێک کوڕەکەی لە دوورە لە وڵاتێکی تر دەخوێنێ ئەو دایکە بۆ ئەو منداڵە دەسووتێت هەر کە ناوی ئازادیان هێنا ناوی ئەحمەدیان هێنا ئەو دڵە ڕادەشڵەکێت خەریکە یعنی وەکو دەڵێ بۆ سۆی لێ دێت خەریکە ینی وەکو بڵێ پارچە گۆشتێکت هەیە خەریکە دەبرژێت پێویستە لە ڕاستیدا دڵی ئینسانی ئیماندار لەگەڵ ناوی خوای گەورە سوبحانەه وتعالى بەو شێوە بێت إنما المؤمنون إذا ذكر الله وجلت قلوبهم أو يك دو وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا أجر آيات خداي گەورە خوێندرانەوە لەگەڵ خوێندنەوەی ئاەتەکان ئیمانمان زیاد بکات ئەو زۆر گرنگە قورئان گەورەترین نیعمەتی خوایە لەسەر ئەو زەویە تەسەوور کە ئەگەر قورئان نەبوایە خوا سوبحانەه وتعالى فەرموو بای مرۆڤەکان من عەقڵم بە ئێوە داوە و دنیایەکی تەواو مڕەتەبم بە ئێوە داوە لە ڕێگای ئەوانە بمناسن و عیبادەتم بکەن دەمانگوت خۆزیە یەک قسەی خوامان گوێ لێ ببوایە کەچی ئەوە چەندەها نزیکەی 6,000 زیاتر ئاەت لە بەردەستی ئێمەدایە نیعمەتێکی زۆر گەورەیە بۆیە پێویستە ئینسانی ئیماندار وا تەعامل لەگەڵ خوای گەورە بکە لەگەڵ قورئان بکە کە ئەو قورئانە دەخوێندرێتەوە ئەو کاتەیە کە خوای گەورە سوبحانەه وتعالى لە لەوح المەحفوظ ئاەتێکی هێناوە فەرموویەتی یا جبرائیل عليه الصلاة والسلام ئەو ئاەتە ئەو سوورەتە بۆ محەممەد ببە صلى الله عليه وسلم جبريل عليه الصلاة والسلام أو آتي خوێندۆتەوە بەسەر گوێی مبارەکی پێغەمبەر صلى الله عليه وسلم دواتر پێغەمبەر صلى الله عليه وسلم بە لێوە شیرینەکانی کە لە جوانی کەس لێی تێر نەدەبوو وەکو مەحوی کە باسی دەکات لە جەعدی عەمبەرینی گوڵ لە ڕوخساری لەتیفی گوڵ لە جەعدی عەمبەرینی دڵ دەبارێت و دەجۆشێت ئەو گوڵستانە ئەم دڵستانە دەموچاوی پێغەمبەر ڕوخسانی پێغەمبەر مۆجوانەکانی پێغەمبەر ئاوا بوون صلى الله عليه وسلم بەو لێوە جوانانەی ئەو قورئانەی خوێندێتەوە فەرموویەتی یا عەلی ئەو ئاەتە بنووسەوە اینجا وعلى ربهم يتوكلون ئەوە زۆر گرنگە ناوی خوا هێندرا دڵمان ڕاچڵەکین سووتان لەگەڵ ئاەتەکان ئیمانمان زیادی بوو پێویستە پشتیوانیمان بەس بەخوا بێ سوبحانەه وتعالى بەڵێ
و لە کۆتاییشدا ئەوە بواری هزری و بیر و بۆچوونە پێویستە ئەو بیر و بۆچوونە بەرهەمێکی جوانی هەبێت الذين يقيمون الصلاة یەکەم شتکەوە ئیماندار دەست پێ دەکات لە بواری عملی پەیوەندی بینی خۆی و پەروەرێنی تعمیر دەکات بە نوێش بەڵام ئەوەندەش بەس نییە من ئیمانم هەبێت لە بینی خۆم و خوادا باش بم نە خوا فەرمووی دەبێت ئاگاتان لە دروستکراوەکانی منیش بێت ومما رزقناهم ينفقون ئەوەی کەوا پێمان داوە ئاگایان لە ماڵە هەژارەکانە ئاگایان لە گەدا خاڵیەکانە ئاگایان لە باخەڵ خاڵیەکانە ئاگایان لەو ماڵانەیە کەوا وەکو ئێمە خواردنی خۆشیان لە ڕەمەزان خوا دەفەرمێ ئولائیکە هم المؤمنون حقا ئەوەی ئیمانداری ڕاستە کەواتە ئەگەر ناوی خوددا هێندرا ئێمە گاڵتەمان پێهات یان وەکو ناوێکی ئاسایی بە پشت گوێماندا ڕۆیشت ئاەت خوێندرانەوە پێکەنینمان هات گەمەمان پێهات گەمە بە ئاەتەکان نا بەڵام پێدەکەنی وا نەزانی لەگەڵ ئێمەیەتی لە پشت بەستن بەخوا وەکو پێویست نین نوێژەکانمان وەکو پێویست نییە ئاگامان وەکو پێویست لە هەژاران نییە پێویستە لەو کاتانەدا ئیتیهامێک و تۆمەتبارێکی ڕاستەقینی خۆمان بکەین بەڵێ دکتۆر خوا پاداشت بداتەوە ینی باسەکە ئەوەندە تێر و تەسەل و جوان بوو ینی هەردووکمان ینی نەمانویست پرسیاری دیکە لە بکەین بۆی زۆرترین بەرهەم و سوودی هەبێت هەم بۆ ئێمەش و هەمیش بۆ بینەران دەمەوێت لە ڕێگەی چەند پرسیارێکی کورتەوە نزیکەی 4 دقە 5 دقەمان ماوەوانە 3 دقە ئەگەر بە خێرایی ئەم پرسیارانە بۆ نمونە ینی دەگوترێت کە ئیمان ینی ئەمەی کە باست کرد لە دڵ و دەروونەوە بێت زۆر کەسەیە دەڵێ کاکە من باوەڕم بەخوا هەیە بە پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم بە زۆر شتی دیکە بەڵام تەطبیقاتی نییە ئەو شتانەی کە خوا و پێغەمبەر داوا دەکەن دڵێ دڵم سافە ئەو شتانەیە ئەوە دەکەوێتە حاڵەتی ئەوی بڵێ و کابرای ئیماندارە کابرا دەڵێت یعنی من ئیمانم هەیە لە تەسەڕفدا ینی تەمەشا دەکەی لە ببوورە لە تەسەڕفدا تەمەشا دەکەی وانە بەڵام وەکو لەفز شەهادە دێنێت ینی دەڵێ من باوەڕم هەیە و باوەڕم بەخوا هەیە ئەمە چۆن قەراری لەسەر دەدرێت لە ڕووی شەرعی ئیسلامەوە طبعا يعني شريعة أجر هبيت لسر نكردني واجبكان محاسبة دكات لسر أويك قاضي مسلمان محاسبة لسر شدكا لقال كسيك لسر شظاهر كان بونو من الضليل نابي زكاة نادي نابي حرمتي رمضان بشكين لكاتك دا ببورة يعني أقيم الصلاة وآتوا الزكاة بيك وهات يعني أقل برود بالزكاة كان أبي أوكاته وبيوندي بعقيدة ويا زانان لەبارەی و دەفەرمون چی ینی لە دین دەچێتە دەرەیان هەر حەڵاڵێک لە ئیسلام دابێت هەر حرامێک لە شریعەت و قورئان و فەرموودە و شریعەت داهات بێت هەر یەکێک لەوانە کەسێک باوەڕی پێی نەبێت وەکو باوەڕ لە دین دەچێتە دەر لە بوارەی کردنەکەی لە باری کردنەکەی ئەوە قازی دێ پرسیاری لێ دەکات بۆ زەکات نادەی بۆ گوندێک بۆ نابێ نوێش بکات گوندێک نابێ بانگی تێدا نەدرێت قازی مسلمان لەسەر ئەوانە پرسیار دەکات دکتۆر پرسیارە دومانگی بکورتی کیشکن ئەو ئیماندارێت غەیرە ئیسلام کو دەچنە بەهەشتێ ئیمانداری غەیرە ئیسلام دەچنە بەهەشت خۆی هەمی هەر ئیسلامە آخر پێش ئیسلامیش ئیماندار هەبوو بەڵێ اینجا ئێمە کە سەیر دەکەین سەیرەکە ئەو ئیسلامی پێغەمبەر هیناوێتی صلی الله عليه وسلم لە ئوسول و بنەماکاندا هەمان ئیسلامی نوحە هەمان ئیسلامی ئیبراهیمە هەمان ئیسلامی موسا و عیسایە عەلەیهیم الصلاة والسلام لە فروعدا هەندێک جیاوازیان هەیە کەواتە ئەو ئیماندارە ڕاستەقینەی باوەڕی بە سەییدنا موسا هەبووە و تەعالیمەکانی جێبەجێ کردووە یان ئەو ئیماندارەی لەگەڵ سەییدنا ئیبراهیم بۆ عەلەیهی الصلاة والسلام شریعەتی ئەوی جێبەجێ کردووە بێگومان دەچێتە بەهەشت باش شریعەتێکی تریش بێت غەیری شریعەتی محەممەد بێ صلی الله عليه وسلم بەڵام پاش هاتنی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەی عەقیدەی بیر و باوەڕی مسلمانە هیچ کەسێک چۆن من ئەگەر باوەڕم بە یەک پێغەمبەر نەبێت لە یەک لەحزەدا من لە دین دەچمە دەرخوای گەورە بمپارێزێت بە هەمان شێوە پێویستە هەموو شوێن کەوتوانی دریش باوەڕیان بە محەممەد هەبێ صلی الله عليه وسلم کەواتە ئەوە دەپرسم ینی ئیسلام ینی چۆن بەکار هاتووانی زۆربەی زانە ئەوە دەفەرمین لەسەر و ئەساسی ئەگەر ئەسبحنایان ئەمسەینە وەربگرین ئەمسەینە على فطرة الإسلام وعلى كلمة الإخلاص وعلى دين نبينا محمد صلى الله عليه وسلم وعلى ملة أبينا إبراهيم حنيفا مسلما وما كان من المشركين كواتە لەو چوارچێوەیەدا ینی هەمووی هەر ئیسلام حسابە هەمووی ئیسلام حسابە پێش تەحریفکردنی
چونکە ئەوەی خوای گەورە بە ئیسلامی بەخش تەنها بە ئیسلام بەخشراوە ئەو دینەی کە خوای گەورە بۆ پێغەمبەری هێناوە صلی الله عليه وسلم وەکو خۆی ماوە بەڵام دینەکانی تر ئەو تایبەتمەندیان پێنەدراوە تەحریفی زۆری کراوە بەڵکو زۆر جار لە چاپ بۆ چاپێکی تر تەحریف دەکرێت. بەڵێ ئیشڵە خودش ڕازی بە دکتۆر خدا پاداش بداتەوە بابەت گەلێکی بەرفرە بەس ئیشڵە ئەوە دڵوپەک شوێ بەحرەوە بە حەسکری ئیشڵە مفاهبت بۆ هەمیە بزانن ئیسلام چەند دامازنە و ئیمان چەند دامازنە خودی ئیشڵە خێرا بنوێست و ڕۆژی نوێژ و تاعاتەوە هەمی سلمانە قبیل گەلێک مەمنون گەل vê van axiftinê xweş û taybet û mifayet ayetê Qur'ana pîroz û fermodê Pêxemberî sallallahu aleyhi ve sellem ku em dê piştî hingî jî yani şirexê cemaetê ve xudê hes kir zîretir dê nava sirûda çînet nava îman û İslamê da bez vê carê beriya cemaet sirûdekê pêşkêşkin biçîne kîrê لای دکتۆر هەڵوێست ما بحثی تندرستیا ایمانی کر جو بحث تندرستیا جستی بک تەندروستی جەستەی نعمت خودی همی استیلاشە ئەویش لە ئیمان و لە ئیسلامە مانجی ڕەمەزان دەرفەتێکە بۆ ئەو کەسانەی بیانەوێت تواز لە جگەرە کێشان بێنن دکتۆر هەڵوێستی هاوکارمان دەڵێت ئەگەر ڕۆژەوانێک بتوانێت لە بانجی بەیانی تاوەکو بانجی ئێوارە جگەرە نەچێشێت کەواتە توانای وازێنان لە جگەرەی هەیە و ئەستەم نییە ئەوە دکتۆر هەڵوێست وا دەڵێت بەیەکەوە لە بەڕگەی تەندروستی گوێ لە دکتۆر هەڵوێست دەگرین با بزانین چی دیکە دەڵێت کۆدی ئاخفنا جگارەکێ شۆر سەر دکتۆر هەڵوێستی چ بێت ئەو ناوبینەوەی یعنی خەلکی جگارەکێش و دکتۆر هەڵوێستی دەمەش لە بینینە ئێرە دوکانێکی جگەرەیە پێشتر لە دوکاندارەکانم پرسی کە فرۆشتنی جگەرە لەم مانگی ڕەمەزانەیە چۆنە وتیان تۆزێ سستە مادەم جگەرە کێشێ کە پێشتر هەموو سەری دەقەیە جگەرێکی دادەگیرسان ئێستا بتوانێت لە خۆر هەڵاتنەوە تا خۆراوە بوون خۆی لە جگەرە بگرێتەوە کەواتە واسێنان لە جگەرە شتێکی مەحاڵ نییە کەوایە بۆ ئەم مانگە وەک دەرفەتێک نەبینین بۆ واسێنان لە جگەر ئەمە من نایەڵێم سایتی فەرمی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێک ئەمەی نووسیوە لە وڵاتانی ڕۆژاوە جگەرەکێشان ڕووی لە کەمیە بەڵام لە وڵاتانی تازە پێگەیشتوو تا دێت زیاد دەکات لە عێراق لە سەدا 31 پیاوان و لە سەدا 4 ژنان جگەرە دەکێشن ئێستا لە هەرزەکارانیشدا بەرزبوونەوەیکی بەرچاوی بەخۆیەوە دیوە بە جۆرێک بەپێی سەرژمێریەکی دەستگای GYTS کە لە کوردستان کراوە دەرکەوتووە لە سەدا 15.3 هەرزەکارانی کورد لە نێوان تەمەنی 13 بۆ 15 ساڵی جگەرەیان کێشاوە و لە کاتی کڕینیشدا جا لە دوکان بەیان سەر عەربانەکان ڕێگریان لێ نەکراوە لە زۆرێک لەو کەمپەینانەی لە وڵاتانی دەرەوە کراون و کەوتۆتە نێو مانگی ڕەمەزانەوە دەرکەوتووە ڕۆژوانەکان توانایەکی باشتریان هەیە بۆ واسێنان لە جگەرە بۆ پێی کاتێکی زۆر خۆیان لە جگەرە دوور دەخەنەوە لە پێناو ڕۆژوەکان لە زۆرێک لەو کەمپەینانەی لە وڵاتانی دەرەوە کراون و کەوتۆتە نێو مانگی ڕەمەزانەوە دەرکەوتووە ڕۆژوانەکان توانایەکی باشتریان هەیە بۆ واسێنان لە جگەرە بۆ پێی کاتێکی زۆر خۆیان لە جگەرە دوور دەخەنەوە لە پێناو ڕۆژوەکەیان هەربۆیە لەگەلێک لە ناوچەی زۆری نەموسڵمانی بەریتانیا کەمپەینی واسێنان لە جگەرە ڕێک لە مانگی ڕەمەزاندا و بە هاوبەشی لەگەڵ مزگەوتەکاندا بەڕێوە دەچێت و سەرکەوتنێکی باشیشی بەخۆیەوە دیوە لەوانەیە بڵێن بەدەم ئاسانە و شتانە من ناڵێم قورسنیە و هەر ئیرادەتە بێتەواو زۆر قورسە بەڵام با من باسی ئەوتان بۆ بکەم کە چۆن ئەگەر تەنها ئەم مانگە بەرگە بگرن جستتان بۆ هەمیشە واز لە داواکردنی جگەرە دەهێنێت و ئەگەر ئەو بڕیارشتاندا چی دێتە ڕێتە تەنها نیو کاتژبێر دوای کێشانی کۆتا جگەرت ئاستی نیکۆتین لە خوێنتە دادەبەزێت و جستە دێکا بە هاوار و ناڵە بۆ جگەرەیەکی تر وەلێ تۆ بێ ئاگای لەوەی لێدانی دڵ و فشاری خوێنت هاتۆتەوە دۆخی یاسایی و خوێن زۆر بە باشی بەجستە تا ئاسوڕێتەوە دوای 10 کاتژمێر لە خۆتەوە بێزار و بێتاقەتەبی حەزە لە جگەرەیەکی دیکەیە بەڵام ڕێک لەو کاتەیە جستت خۆی پاک کردوێتەوە لە ژەهری کاربۆن مۆنۆکساید کە پێشتر بەهۆی جگەرەوە گیری خواردبوو بەدەستیەوە دوای 24 کاتژمێر بە هەموو شتێت تووڕەوە بیت و زۆرە خۆیت بەڵام جستت جەوی هەیە چونکە ئەگەری سەکتە و جەڵتە لە تۆدا بە تەواوی کەم بۆتەوە دوای 2 ڕۆژ کە نیکۆتین لە جستەتا نامێنێ تووشی سەرێشابی بەڵام درک بەوە ئاکەیت کە هەستی تامبوونت لە چاو جارانە زۆر باش بووە دوای 3 ڕۆژ جستت کەمتر لە جاران داوای جگەرەکات بەڵام دڵەڕاوکی تۆ زێداتەگرێ کە هەفتەی یەکەم تەواوەکەیت وەک ئەوەیە مەرحەلەی وەحشەکەت بڕی بێت چونکە قورسترین خۆناغی واسێنان لە جگەرە هەفتەی یەکەم دوای 2-3 هەفتە ئیشتیهاد ئاسایی دەبێتەوە کۆکۆ بێتاقەتیەکەشە نامێنێ لە دوای مانگێکەوە ئیتر تۆ زۆر لە جاران بەهێزتر و خۆراگرتریت بەرامبەر جگەرە ئێستا تۆ خۆناغی ئالوودەبوونە تێپەڕاندووە سیەکانت چاک بوونەتەوە و توانای جستەیت تەواو بەهێز بووە هەوڵ بدە بەردەوام بیت لەسەری و
جەژنەکە بکەی بە دوو جەژن. دەکرێت وەک هاوکاریەکیش بۆ خۆت لەزگە و بنێشتی واسێنان لە جگەرە بەکاربهێنیتە ماوەیە. جگەرەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردن لە جیهاندا، بەڵام جیاوازی ئەم لەگەڵ هۆکارەکانی دیکەی مردن وەک ڕووداوی هاتوچۆیان نەخۆشی شێرپەنجاوەیە، جگەرەکەیان بەدەست خۆتە. لە جیهاندا ساڵانە 6 ملیۆن کەس بە جگەرە دەمرن. ئەوە بهێنە پێشچاو بە ئەندازەی هەموو دانیشتوانی کوردستان ساڵانە مرۆڤ لەسەر زەوی نامێنێ بەهۆی جگەرەوە. بەڵام ئەمە هەمووی ئەو کەسانە نین کە جگەرەکە دەکێشن، بەڵکو ئەوانش کە بەرکەوتنیان لەگەڵ جگەرەکە هەیە. بۆیە بە ئەم جەژنانی تۆ بۆ خێزانەکە تواسێنان دەبێت لە جگەرە. ئەم جارە نەهێڵی ژەهل لە جەستە تا کەڵەکە بێ. ئەمڕۆ بڕیارەکە بە و بە درێژایی تەمەنت سوپاسگوزاری خۆت بە کە ئەو بڕیارەتیاوە. بە هیوای ڕەمەزانێکی تەندروست. وای خودی شافکاری من دکتر هەلوێستی ڕۆزی خدا لێ ڕازی بی دەستی خۆش بیماندی خەڵک ئاخوفنەوەی دکتور و زانۆ بکەن و جگوارە خڕا با ڕەمەزان فرسەکە باشە بلا بهێلن وەکەی پێ دەکەنی سرودمان هەیە نیە مامۆستا عەبدولکەبیر سۆنی لە خزمەتم سوپاسدارم حاضر کردی بزارە واللهی لەگەر جەماعەتی هەندێک بەرهەممان حاضر کردیش ئەوە بەرهەمی دووەمە ئینشەڵا پێشکەشتانی دەکەین پێشکەشیە و بینەرە خۆشەویستانەش دەکەین کە بۆ پاشوەی لە دیارمان دانیشتون ئینشەڵا وە بکەین میوانێکی ڕخسووکی ماڵەکانی وانیش بینە شتانی کە دەڵێن ئانیش دوعامان بۆ بکەن ئینشەڵا کەواتە ناوی خودی لێ بینە کارم کە ناوی خۆی فەرموو أو دقيقي هات دنيا مصطفى طير ملك داي الصدى قديان أي فخر عالم مرحبا 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 ناس دار يا دام مرحبا مرحبا أي افتخار يا أنبياء مرحبا 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 روناجي تساوي أولياء
الله 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 يا أحمد رسول الله يا الله 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 يا أحمد رسول الله يا محمد المصطفى خشاويستي الله يا شفيعي أي رابار لا تنقانا ولا محشايار شفيعي أي رابار لا تنقانا ولا محشايار حب فرضا تاجي سيار أمري ذاتي الله يا حب فرضا تاجي ساير أمري ذاتي الله يا الله 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 يا أحمد رسول الله يا الله 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 يا أحمد رسول الله يا محمد المصطفى خشاويستي الله يا أين ودينا بدم بعدا يا منورة كيف اشتيادا يا نودينا بدم بعدا يا منورة كيف اشتيادا يا أردم صلاة ود آدم أمري ذاتي الله يا أردم صلاة ود آدم أمري ذاتي الله يا الله 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 يا أحمد رسول الله يا الله 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 يا أحمد رسول الله يا محمد المصطفى خشاويستي الله يا وإيش خودش ترازی به امام عبد الکبیر و جاوی سرود هندا خوش پاشیف دو باشن هندک حس کن تشتت نانی بخون ماست و طحین و پنیر و نظام چن هندک جی پاشیف ترنا خون الا چه هبت برنج و آفک برنج و مدفینی برنج و مرقه برنج و ترشه کوی برا اهلا بخیر بیسرت چه تو الشيفه که مزبوط دیاری خود چه بجمع داشته ماجی که ما بس با ما حدست هات ما گود توش کیش کوی اوید برنج و آفکات خون پاشیف یانجی تشتت نانی برنج آف کن الا برنج و آفک برنجاتش اوا برنج اوا آفکات چه تا چیکری اول نوکات بیشنه آره والله باش سر چه بس دقیقه الشيفه که مزبوط توی دیاری نعمت خودی ها برادرک مروی ها بس شیف بد میجا برادر من کومار او شیفه که مزبوط از زیبزی از چه مدف تو زیبزی برادر دعوت کیون کیم والله برادر همه جا دعوتن آره بخدا جا پاشیف و آفکانو کا دیگه لگا خوش بید آره بخدا آره وای دستت خوش بن کی دی آمان شد دیگه نه عادی و الله اول نیورین وای دستت خوش بن تو چیکه پشتینگی خود حس که دو مایی که دی ندف دی سکینه کا برنج و آف که توی چا درکتینه یا خوش بده بجین یا خوش یا نه خوش بده بجین یا نه ده بجین یا خوش دستن یا خواب بخیر بین زمان و طلبه لا تبقى شي لا تبقى شي
ئەم بخۆم لە زمانی فەڕەنسی مام فڕەنسی باشیان الحەمدولله باشە دابا فڕەنسی بری ڕەمەزانتان پیرۆز پارشێوتان دا قسە چی بری بە فڕەنسی باخوای دەی مادەم خۆت توش کرد بە فڕەنسی قسە چی بری لە بەرنامەی پاشی بدەیت بۆنجۆخ کۆمۆ سەڤا بۆژۆ یعنی ڕۆژ باش بمانای سڵاوکردن دەی لە هەموو کاتێک کۆمۆ سەڤا ینی حاڵت چۆنە زۆر سپاس ژەتی فۆغمیدابل یعنی چ ژەتی فەڕەنسی عادی من فڕەنسی بەخێر بیبرە حاڵت سپاس مەمنن سپاس دەکەم کاک ژیوانی وای سەرکەوتنتان بۆ دەخوازم بۆ جەنابت و بۆ کاک هەندرێنیش سپاس دەکەم سەلامەت بی مەمنون باش براو سپاس دەکەم بەڕێت زۆر سپاس دەستان خۆش بەردەوام بکە خۆف نەکە سترۆنێکی بلۆ بمە بێژێت سترانی بڵێ دەڵێ سترانیانی چێتەنگ نا بەخوای نازانم کاکشیوان بەغەڵەت ڕقەمەکی بەغەڵەت لێدایە بەخوای دەڵێ ڕقەمەکەت بەغەڵەت لێدا چێ یەک لە ناوەنگۆ هەیە دەنجی خۆشە ئەوەیە بەخوای ئەوە ڕقەمی دومیان غەڵەت لێدایە ئەو زارەش ناوەڵام من دەنگم خۆش نییە بزانم ئارام ناڵێ گۆرانی ئارام چۆنی سڵاوت لێبێت ئارام لە چێن دەرەیە ئۆ دیقل و برنج کەلەباب و برنج لە سلێمانی مەبەستم ئەوەیە یعنی لە چێن دەری سلێمانیە گەر نادەزانم لە سلێمانیە بەزەوە ژوان باس کرد گوتی دیقل و برنج یعنی لە کەلەباب و برنج و ئارام چۆنی لەکوێی باسی ئەو وەزع بکە کە لەوێ ئەتوان لەوەی باشە دەی جۆمە لێ نابێت ئارام سڵاوت لێبێ و چه هەیە باسی بکە بەڵێ سلااو لە ئێوەش نازانەوە خەریکی چییە خۆنیەوە بەڵام لە سلێمانی کەشەکە ساردی کردووە ئیتر باوی کەڵەشێر خواردنە بە تایبەتی بۆ پاشێوان خواستێکی زۆری لەسرە کەڵەشێر خواردنێکی تایبەتە لە سلێمانی بۆ پاشێوکردن هاوڵاتیان خواستیان زۆر لەسرە لەگەڵ وەستا عوسمان قسەکەین بزانین گرنگی کەڵەشێر خواردن بۆ پاشێوان چییە لەگەڵ شلە تایبەتەکانی ئەوانی کە لەگەڵ کەڵەشێرە خورێ وەستا عوسمان سڵاو لێبێت بەخێر بێن سەر چاوم ئەمە کەڵەشێرەکەیە ئەمە کەڵەشێرەکەی بە شانسی ئمڕۆ کەمان ماوە دەوری حەوەش نەفرێک ماوە کەڵەشێر گرنگی خواردنەکەی چییە بۆ پاشێوان خەڵک زۆر حەزیدێتی کەڵەشێر سەفاتی چییە بۆ پارەتێکی خۆی هەیە بەڕاستی ئمڕۆ شانسی ۆژەوە کە ساعتن بە خوارەوە کوێی خۆشادی بە ئەمە قاپەکە وەستا عوسمان بزانمە کوێی خۆشەم کەڵەشێر درێشم لە بەرانیە نابێت من چێشتێکەکەم ئەو دوو پیاوەت یەکەن ئتر حەسان لە چی بێت حەز و ئارزویت و وەڵای تر هەموو گیانی خۆش کەڵەشێر مە خۆم هەموویە خۆم سنگە خۆم شتە ڕانەکەیە خۆم کەچکە کەشەمەشە ئەو چێکی بەسەر ئەمە ئاوی خۆیتی کەڵەشێرەکەیە بەم شێوازە ئاوای ئەوە کەڵەشێرەکەی ئەمە بە چیەوە خورێ بە برنجی کوردیەوە وەستا کامێ ئەوە ئەمەش کوردیەکەیە جوانیشتان بەتی مش برنجێکی جوان کەڵەشێرەکە بێ بەمەوە بخورێ ئەمانجا بەوە نەیخۆیە نەیخۆی باشترە ئەوە شلەکانیش تەپسیمان هەیە باقلی تەرمان هەیە فاسۆلیامان هەیە قەیسیدیە چوانە ئەشلەشمان هەیە وەستا عوسمان بە ئالێرۆ بچینە دەرەوە ئەگەر پێمان بڵێ پاشێوکردن بە کەڵەشێر تا چەند هاوڵاتیان باسیەکەن کە بەرگەی برسێتیان نەگرێ وەڵی کەڵەشێرەکە خەڵک زۆر حەزیدێتی وەکو مریشکەکە نییە کەڵەشێر تایبەتیتر هەموو کەس لە ماڵەوە لێی نانێت تا ئێمە لە مەتەمەکان بڵێن لە هەر سێ فەرعەکانمان کەڵەشێر لێنین و زیاتر ئێمە ئیتیمام زیاتر بە کەڵەشێر ئەڵێ بە خواردنی کەڵەشێر بە تایبەتی ینی تۆ ئەو کەسانی کە کەڵەشێرە خۆنە بێ فێریانکەی کە چۆن ئەمە چۆن بیخۆین ئەمەزای یان ئەخورێ ئێستا من حالێنکی تۆکەمەدینە ئەسا بۆم دایسەکردی بەدەست بەدەست بیخۆی دایسیکەی بەدەست خۆشترە ئەو کۆچکەش بەکار نینی هەر ئەو بە قاپەکە خۆمی لێ ئەو دوێش خۆی لەگەڵی دوێنە خۆیانی تاوە ئەڵێن وەستا عوسمان ئەم کەڵەشێرە بردووە بۆ لەندەن لەوێش
بەشێک فەرعێکە کردوێتەوە لێش ئیشەڵا بە تەمام دوای ڕەمەزان ئەڕۆمەوە لە ناو لەندەندانم لە ئیجوار ڕۆ ئەوروپیانە فێری کەڵەشێر خواردن ناکەین واللهی جارێ تەبەن نازانم بۆ بەڵام چوم سێری وەزعەکەم کرد سێری شوێنەکانم کرد ینی کەڵەشێری شێ لێ توانم لێش هەموو شتەکان دێنم ئێستا ئێمە بڵین لێرە چوار نوعمانەیە بەڵام ئێستا فەرعی سیتەکەم 15 نوعمانەیە فەرعی هەولێر 35 نوع خواردنم هەیە کام جۆری کەڵەشێر زۆر ئەنی خواستی لەسەر واللهی هەموویە خورێ خۆشە خۆشیت لە ڕانەوە لە سنگەوە هەموو نوعەکانی خورێ کەڵەشێر خواردن بۆ پاشێوام زە ئەم پاشێوە با کەڵەشێر بخۆین زانین چۆن بەرگەی ڕۆژوگرتنی ئەمڕۆ بکەین ئەمە کوێتی وەساوس سنگەکەیەتی ئەمە ڕانە ئەوەش مل و باڵەکەیەتی بەقسەی وەستا عوسمان بێ ئاوا داینیت و بەم شێوێ دایستی ئەبێ بەم شێوێ دایسیکەی خۆم چیتۆکەمەکە چیتۆم نەکردە ئاسە بۆم ئەم کەڵەشێرە بینی نابێکی تۆ بکەی ئەبێ بەم شێوێ دایسی بکەیت بیخۆی بۆ مەسەلەی ئێرە بڵین لە پێنجی ئێوارەوە هەمانە تا پێنجی بەیانی یعنی بەربانگش و پارشەوی شەمانە فەرعی سیتەکمان سەعای 11 هەمانە بۆ نوێی شەو فەرعی هەولێریشمان هەر عینشت سەعای 11 بۆ نوێی شەو لەبەر ڕەمەزانە گینا زیاتر تا دەوری 10 و 11 هەمانە بەڵامی ئەو کاتانە تا ئەو کاتە هەمانە بەڵام ئێرە تا پێنجی بانی هەمانە ئاوی کەڵەشێرەکە معیدە سافەکە ژوان و هەندێنی عنی وەزگە لێرە بوون ئەو کەڵەشێرە تایبەتتان نەخوار بۆەوەی بتوانن ئەم ئەو ڕۆژەی کە کەڵەشێر بخۆن ئیتر تا بەربانگ واتان ناوە کە نازانم کۆمار ئەتوانێ بتانهێنێ بۆ سلێمانیانە دوای جەژن چاوەڕێ ئێواگەی نەفەری لە خۆت زیاد مەکە ئارام هەرم سێبی والله هەجڕجی گوت ئەم هەرس ئەز و کۆمار و تو پێک يلا هەدی ها بەجا ئەو بی هەید خەڵک هەمید زۆنن سلێمانیە و ها حسەی کەڵەشێر ها وەستا عوسمان ئەفکارێمە ئارامیژی بووە نەبەجا چ دیت بێت بجا تژی ئارام تژی هەرە برنج و دیکلی بخۆ نعمت دایس چێز دایس نەوسا پاریت نانی لێ بدە عافیت بە سەحەت بێت بەس شوار بی ئاوێ ڤەخۆی سبەیەک دێ کەویشتێنە جدا ئەس سلێمانیە بچینە بەغدا یەک دو سێ یەڵا ئارام هەرە الله دەچینە شڤان جەباری لە بەغدا لەگەڵمانە لە بازاری سەدرە جلوی دێ چخۆن شڤان سلێمانیە حەنگین و دنگینە برنج و دیکلی تخۆن کەڵەشێر ئەم بژنێ دیکل کۆل بەغدا دێ چخۆن ئەفشەوە چه هەیە چنینە بەڵێ ژوان هەندرێن سڵاوتان لێبێ ئێسێمە لە بازاری سەدرەین کە ئەکەوێتە ناوچەی کیفاحەوە بەگشتی ئێرە یاری دانیشتوانی ئەم ناوچەیە کوردنووشینی زۆرینیان باوکات لەگەڵەوە شە ئەم بازارەکە ئێستا ئێمە لێین بازارێکە کە ینی خەڵکێکی زۆر لە ڕۆژانی ئاساییدا ڕووی تێکەن بۆ ئەوەی کە نانی بەیانێنی لێ بخۆنەکو خواران لە فتۆر سەباحی لێە و لە ڕەمەزانانیشدا خەڵکێکی زۆر ڕووی تێکەن لە هەموو شوێنەکانی بەغداوە کە با بڵێن خواردنی پاشوی تێدا ئاماداکرێ تەواوی خواردنەکانی بینیان هەیە بەڵام ئەوەی کە تایبەتمەندیە لەم بازارەیە با بڵێن کاهی و قەیماغ کە ئەمە ینی بۆ بە ناستامەی ئەم بازارڕە ینی لە نێو چێشخانەکان هەیە لە نێو خواردنەکان هەیە واوکات کەبابیشی لێ بەڵام ئەوەی کەبابی کە لێرە هەیە ینی لە چەند شوێنەکانی دیکەی بەغدا کەبابێکی جیاوازە چکە کەبابی کوردیە بەدەستون ینی پەنجەی شێفی کوردیە بۆیە ینی خەڵک زۆر ڕێی تێکەن واوکات کەبابی ئێرەیان زۆر بەدڵە و من هەوڵەدەم ینی ئەو خەڵکانی کە لێرەن ئەوانە زیاتر بدوێنم چونکە خەڵکێکی زۆر وەکو ئاماژەم پێکرد ئەوانەی کە دێنێرە زۆربیان کوردن سڵاو لێبێ بەخێر ئێمە چۆن هاتی بۆ ئێرە پێشەکەی بەبوونی ماتینی مانگی ڕەمەزانەوە پیرۆزبایی لە سەرجەم موسڵمانانی جیهانەکەم ئینشاءڵڵا ئەم مانگی ڕەمەزانە ئەبێتە مای خێر و بەرەکەت بۆ گەلی عێراق وەڵا ئەمە شەقامی سەدرەیە خواردنێکی تایبەتی هەیە ئەتر بریتە لە کاهی و لە گێمەڕ و لە مەغڵەمەوە کەبابە ئەتر دین لێرە پاشێوەکەی زۆرجا نانت خوارد نانمان خواردەوە بەڵێ عافێتان بێت جا گەنجی کەرکووک ڕانیە کۆیە دووز یعنی کەلاریشی لێ لە شوێنەکانی
هەرێمی کوردستان و خەڵکیی زۆر ڕویان تێکرد من هەوڵەدەم خواردنەکانتان پێ بشاندەم بە تایبەت وەکو ئاماژەم پێکرد چکە کەبابی کوردی لێرەیە خەڵکی زۆر ڕووی تێ کردووە و قەرەباڵغێکی زۆریان دروست کردووە دیارە ئەم بازاڕۆک و ئاماژەم پێکرد ینی تەواوی خواردنەکانی بەیانیان هەیە بەڵام ئەوی کە جا کاتۆ لە شوێنەکانی کە ئەو کەبابە کوردیە کە بە دەست و پەنجەی شێکی کوردیە با عەبدوڵڵا بێتە ژوورە لەگەڵما سەدەقی بەس شوێ مەجال خۆش کەباب خاڵە سڵاو لێبێ ئەحواڵ باشە چاکی خۆشبیاخوا قەرەباڵغیە قەڵەباڵغێ لە خۆشییا و ڕەمەزان لێرەیە شوفان ئەمە چ مەسەلەیەکی گۆڵە کێرێکی چ شوان مۆزوع چیەوە شوان ئەوە لە خۆشیات نیەمە سڵاو لێبێ ئەوە چی وڵای ئەوە عالم لە خۆشیە کەبابەکەمان خۆشە هەموو بەغدادیەوە هێرە 24 ساعت عیشەکەین خەوتن نییە ماشەڵڵا ساعتێک هەمی ساعت دەڵەچین ئەی منتەقەکە شێمان ناسیەت لە زیوە هەم لێرە تقریبا ئەمە 30 ساڵە دوکانم هەیە حیاتم سوبات تەربیاتانەکەم من جگە لەم هۆسەی ئێرەش یعنی ئەم بازارە تەنها خواردی یعنی با بڵێن کەباب و مەشویاتیان نییە خواردی دیگەشیان ئینشاءڵڵا سڵاو لێبێ تۆ قسەی بەندە خواردەکانی ئێوە چییە زیاتر لێرە وڵی لە جادەکە هەموو یار بەس ئێمە بەس برژاوەیە بەس برژاوەیە کەبابە گۆشتە جگەرە دڵە ئەم شتانەیە من ژوان هەندرێن یعنی هاوکارم من لەوەی کە کۆخانە خواردنگی دیکەش لێرە بە تایبەت وەکو ئاماژەم پێکرد قەیماغ و کاهی شوفان هەزڵە دەنگەم بدیتەتانە واقعات بۆتە پێناسەی ئەم شەقامە دیارە ئەو هەموو هۆسەیەش بەهۆی ئێمە بوو تۆزە گوێم لە دەنگی ئێوە نییە چکە زۆر هۆسەیە ئەو قەرەباڵغی و پێکەنین و گاڵتە و ئێنا هەموو لە خۆشی کوردستان 24 بوو کە سەردانی ئێرەی کردووە دیارە ینی ئەم خواردن کابڕۆ ئێرە بزانە لێرەش هۆستەی ناکەم نا لێرە زۆقە خەڵک سەرخاڵی ناخواردنە لێرە زیاتر ئەوە کاهەکەی بازاڕی سەدرەیە کە تایبەتمەندی خۆیە و جیاواز لە کایەکەشان شیرێکیانەیە کە شیرەکە لە بریش شەکر هەنگوینی پێکەن ئەوەش بامان شێ ینی بۆتە هۆی تایبەتمەندی ئەم بازارە عەبدوڵڵا سەوەر الحەلیب ئەوش قەیماغەکەیان و ئەو قەرەباڵغەیە بینن هەموو بە بۆنەی ینی ئەم خواردنگەوەیە من أقرب خواني خواني بيقولون جالي لي حسكم توصل بدنهم مرحبا بك صديقي سالفنا عن المطعم يا اهلا وسهلا بكم اول شيء شرفنا بحضوركم ثانيا هذا المطعم يعني صار له تقريبا بال 30 سنه لا اليوم ولا البارحه واحنا يعني من جدي اكثر الاكلات الموجوده يعني كاهي جيمر جبن عرب جبن كيري حليب بالعسل والجيمر وعندنا مخلمه وعندنا مشويات يعني كافي ومفتحين 24 ساعه على مدار السنه وهذا الاكل يعني احنا مو من هسه يعني عمي خالي والنوبه ابنه والنوبه هسه احنا وراثه عندنا هاي الشغله وجيمرنا مال حله درجه اولى من الحله هذا الجيمر من الحله جيمر الحله درجه اولى يسموه جيمر السده الجبن مالتكم الجبن جبن عرب درجه اولى مال 40 مرتب مزرف نص ملح وعندنا عسل طبيعي وعندنا مربى مال المشمش وعندنا حليب بالجيمر والعسل وعندنا فستق حلبي بله كواتا أوي كلمين أنا طيبة من دي خواني تشكو جبلي عربي أنا لقى الله شاق قيمة كتير طيبة وكو خوان الله اللي حلو بعنده بويا يعني أم بازارة زربي كاتكاني آوايا بلام بخوارني بانيان أو يعني طيبة من دي خوي وأوقات خلج الجزور هو كات بازاري صدرية شوان دست خوش بیم ماندو نبی شوان جباری پاک راست خوش بعد آبا بازار جمعیدی دلی برای مجی چو کاهی و گیمر نه هوستیدی والله أمن زور دلم شو كاهي هل بخم زور حزم لكاهية بس أو جماعة دي بو كباب أو قرابولغات كانوا وقت ساعة كنا اللعبة وقولك بيتك إنه كاوتش قرابولغات كان رمزاني شيفان قولي كرديان
إذا جاي خوش بي رخكي 10 كيلو برنج داف ما برنج وافك الويري كاهي جيمر وكباب فامشي فيري برسا كادو كاهي هر كاهي خلصي نيجي هر كاهي إلا خدنا صيني هلا صيني هر كاهي بس الحمد لله باستوديو أبديت هين قصبو كادت خرما وأمدس برگادوی بکن تندرستی چون که پاراستان و تندرستی جیش هر رخکی با گرینگ طیبت شی و رمضان پیروزدا میوانه می افشاوه جی امده بحثا پاراستان و داوود دانا کین نبتنی طیب رمضان پیروزدا همه بچیکاتی و حتی پیراتی خود امر هم یادش کرد افشاوه میوانه که طیبت دیال ما داوود کام چه طیب رمضان داد طیبت چی داوود دانا خوب پاریز چی گلش رینی تنه خارن دکتر مصطفی رسول پزشک پسپور دانا دكتور تقلب خيراتي رمضان بيروز يا اهلا وسهلا خرمك بدينا خرمه باشا اون خرابه باشا خرابني وكوده كاده لك كوليتشيتي لا خرمه كبس خرمه زاني بازاري كوليتشي هم روجي مصر خمان دا صاغ دومي وانا كان كزنا اخوا عفوا دكتور شوف جاهز بازاري كوليتشي صار اذني مصر خمان دا صاغ دتهم او كاكه شي ثانيه دويز يلا خيران دار يا اخو يا اخوة بخير بي يا اهلا وسهلا يا اخوة بخير بي ما بصعد الكبير ده اخوي ناخم دست خوش بو نابي مادام تو اخوي بله چند آیت کاش قرآن پیروز تو بچه حتی هم بچه که کادا آوات خیم بلا دنگه که طیبت دیال نابي خود لبینه بسم الله الرحمن الرحیم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما صدق الله العظيم شاء الله خدش ترازي خوش خالد رازي آمين أجمعين إن شاء الله تشتكي بوتنين أكيد دوادي خو ما قلنا بشتينجي نا آخر مش بردنجي بيبي أكا خرمي دي خدا بين خرمي عيب نبي يكسر بدنجي قريب بشتينجي دافدنجي هرب مية سپاس دكتور هاي ورمضان قرآنكاري سر هر تشتكي مروفيداتي وبطيبتي جي داوود ددان حكمه كدي خارنو و خارن دو وقتات تينا خارن يعني هر دو جيت حساسا
نۆڤینەوە دەبجە هەمە ئەم بۆ پاراستنە دەڤ ددانە شیشتنەوانە ژی دوێت جدا بە جارێت دی یعنی بەری ڕەمەزان و پشتی ڕەمەزان یان ئەتیادی هەر وەختێکی مرۆڤ یا دێشوت و ڤەشوت تایبەتیژی بهێنات دەڤ ددانە ڕەنگە ڕەمەزانێدا ئیزعاجە گەلەکە بێت بەڵێ طبعاً گرنجدان بە دەموددان لە هەموو کاتەکاندا پێویستە ینی پێش ڕەمەزان و دو ڕەمەزان طبعاً پێشی جوابی پرسیارەکەت دەمەوە حەزم لێ هەندێک شتێ تایبەت دەبێت کە بە ڕەمەزان باسی بکەین ینی خاستن کە ڕەبتی بە دەموددان و ڕەمەزان هەیە کۆمەڵێک دراسات هەیە کراوە هەست کراوە مەسەلەن خەڵکانێکن ددانەکانیان حساس دەبن مەسەلەن لە وەرزە ساردەکاندا ئەوە دراساتە کراوە ئەمە بۆ وڵاتە زۆر ساردەکان بەڵام ئەگەر ئەو دراسەتی بێنین بیخینە مانجی ڕەمەزانەوە تقریبان هەمان ئەو شتە ڕوو دەدات لە لای ئێمە چۆن حساس بنددانێت مرۆڤ بزەوت قەزەکەم لێرە چییە ئەوان کە وێنایان کردووە لەوەی کە لە وەرزە ساردەکانە زۆرترینی شیرنی و شتە گەرمەکان دەخورێت زۆرترینی با بڵێن تێکەڵ چێش دەکرێت لە بینی شتی گەرم شتی سار بەیەکەوە دەخورێتەوە و چاو قاوە و دوای ئاوی سارد و خواردنەوە شتانە بەسەرا دەکرێت بڵێ نەگەر ئێمە ڕەبتی بکەین لەگەڵ ڕەمەزان تقریبان ئەو شتە ڕووبەدا لە ڕەمەزان لای ئێمە مەسەلەن زۆرترینی خواردنەوە ساردەکان زۆر ئێتیمامی پێدەین هەموو شتێک دەخورێت بەزەبەت لەگەڵیشدا گەرمەکانیان تێکەڵ چێش دەکرانی بۆ نمونەمە بۆ خۆمان تەبیعاتێکمانەیە کەشتی گەرم دەخۆین یەکسەر شتێکی ساردیشی بەدووادا دەخۆین ینی بۆ منەکە چاوی گەرم دەخۆین یان قاوەی گەرم دەخۆین یەکسەر حەزمان لێ ئاوی ساردیش بخۆین ینی مۆزوعی حساسبوونی ددانەکان چییە لەو کاتەدا ئەوەیە مەسەلەن تەبقەی یەکەمی ددان پێکاتی یەکەمی ددانەوەی کێمە بە چاو دەبینین لە سەدا 95 تقریبان تەبقەیەکی مردووە یعنی پێکاتەیەکی کالیسیۆم و فۆسفۆر و جەماعەتی فۆسفاتوانی کە باڵێن کازە نائۆرگانیکەکانی پێ دەڵێن ئەمە دەکرێت بڵین وای لێ دەکات کە شێوەیەکی مردووی بداتێت واتە زیندونیا یعنی توانین بڵین وەکو شوشەیەک وای لێ وەکو شوشێکی لێ دێ کاتێک کە تۆ شتێکی گەرم دەخۆی بە دوای ئەودا شتێکی سار دەخۆی ئەمەلی هەیە درز بدە بۆیە زۆرێک ئێمە نەخۆشمان هەیە دایانبینین ددانەکانیان حساسە دەبینین کلۆر نییە دانیان دەبینین دانەکانیان پوچیان نەڕۆشتتە خوارەوە کە ئەگەر سەیری بکەین بە وردی سەیری دانەکەی بکەین زۆر جار هەیە لایتی تایبەتمانێ یوڤلایتمانێکێکی پێ دەکەین دەبینین درزی داوە ئێمە و حاڵەتە زۆر باوە لە تۆپدا پێ دەڵێن کراک دروست دەبێت بە لەبەرەوە لە ڕەمەزاناندا ئەو شتانە زۆر یانی دەبێت ئاگامان لێ بێ خاستن کە لە کاتی بەربانکردنەوە ئێمە زۆر باڵێن خواردن و خواردنەوەکان دوای زۆرترینی باڵێن شەربەت و ئەو شتانە دەخۆین لەگەڵ شتە ساردەکان دەخۆین بابەتی گرنجیدان بە دەموددان بەس دکتور یعنی داکو ددانێتمە حساس نەبن ڕەمەزانێدا مرۆڤ شێت هەکە تشتێکی گەرم ڤەخۆر پشتی هینگێ مدایەکێ درێژ شنی تشتێکی تازی ڤە خود درستە ددان حساس نابن بخۆی ئەگەر بە وردی سەیری بکەین چۆنە تۆ کاتێک بۆن منە چایەک دەخۆی ئەم چایە طبعاً لە کاتی کوڵان طبعاً دەرەجەی حرارەی سەتەوایە کە دێتە بەردەست بە زۆر 20 دەرەجە سارد بێتەوە با بڵێن دەبێتە 80 پلەی گەرمی ناو دەمی تۆ چەندە زیاترینی لە 20ەکانە لە بینی 20 بۆسیە باشە یعنی تقریبا فەرقێکی زۆر هەیە سابی خۆت بکە ئەم گەرمە یەکسە دێتە ناو دەمت ئۆتۆماتیکی با بڵێن ناو دەمت زیاد گەرم دەکات ئەگەر نەشی گەێنێتە 80 پلە بەلانی کەم دەگەێنێتە 60 ئەوانە کاتێک تۆ ئاوی سارد دەخۆی ئاوەکە دەرەجەی حرارەکەی با بڵێن لە دەدایە ئەم فەرقە زۆرە لە بینی 70 و 60 بۆ دە یەکسەر سار دەبێتەوە لە ئەنجامدا درز ینی زۆر دەڵێن درز ڕوودا لە ددانەکان مەبەستم لێرە ئەوە بوو کاتێک کە تۆ شتێکی گەرم دەخۆی ئەو پلە گەرمیە دێتە ناو دەمتەوە پلەی گەرمی ناو دەمت دەبێت با بڵێن 50 و 60 وانە لێ بگەڕێ ماوەیەک ڕاوەستە هەتاوەکو ناو دەمت بەهۆی لیک و ئەو با بڵێن لێو ئەوانەوە پلەی گەرمیەکە دادەبەزێنێتەوە دەیکاتەوە نزیکی 20 ئەمانە ئەو کات و توانی ئاسادەکە بخۆی تەسیری تێناکە بۆیە باشترە ڕاستەخۆ بە دوایشتی گەرم سارد نەخورێ بە عکسەکەشی ڕاستە بە دوایشتی سارد ڕاستە خۆشتی گەرم نەخورێ بڵێ دکتۆر پرسێکی دیکە سەبارەت بە ڕەشبوون و کلسگرتنی ددانەکان ینی زۆر زار قسە دەکرێت دەگوترێ ئەو تێگەیشتنە باوی کە هەیە دەگوترێت جگەرە و چاو قاوە ددان ڕەش دەکات لەگەڵەوەشدا کەسەکە ڕەنگە زۆرێتیمان بە ددانی بدات لە شوشتنی ددانی بەڵام دوجار ئەم ڕەشبوون و کۆبنەوەی ئەم کلسانە لە بینی ددانەکان هەڕوو دەدات سەیەکی دیکە هەیە دەگوترێت ڕەنگە پەیوەندی بە لیچی ئەو کەسەوە هەبێت وا دەکات بێگومان زانیاری زیاتر لای تۆ هەیە ئەمە چۆنە ینی ئەو ڕەشبوونی ددان و کلێزگرتنی ددانە چۆنیە بڵێ بابەتی ڕەشبوونی ددان تەوانێمە ڕەشبوون بە دوو جۆر دەیبینین جۆرێکیان کە ڕەنگە دەیگرێ
زۆرێکیان کلۆر بوونە کە هەرچەند هەڕەشن بەڕەش دیار دەبێت ئەوەی کە باسی دەکەی ڕەنگرتن لەگەڵ کرزگرتن دوشتی جیاوازن ڕەنگرتن هەموو دانێک معڕەزە بۆی ڕنگ بگرێ طبعاً ڕنگ بە بەردەوامیش بیشۆی لەبەرچی لەبەرەوەی تۆ شتێکێ با ئەمە سەیری بکەین شوشتنی ماڵە و بەتەنیا بەس نییە بۆ پارێزگاریکردن لە دانەکان ئێمە نیزامێکی دوو بە دوومان هەیە چۆن یعنی ڕۆژانە دووجار لە ماڵ دەوێ بیشۆی ساڵانەش دووجار لای دکتۆری دام بیشۆ یعنی ئەوە بۆ زیاتر ئاسانکاریە ئەگەر ناهی ماڵ ئەوە کەمترینی دەبێت دووجار بشۆرێ ئەگەر نا لە دووجار زیاتر یعنی هەر کاتێک تۆ نانت خوارد پێویست بە دانشوشتن هەیە ئەمە زۆر جار بۆی خەڵکی باش تێبگا لە بابەتی دانشوشتن دەڵێن باشە کە تۆ بێت خواردن بەدەست ینی خۆی دەتوانی دەستت نەشۆی دوایی ئەی باشە کە تۆ بەدانەکانتی دەخۆی ناچاری دەوێ بیشوێ عینیشتە ینی خواردن دەگرێت بە ئەو مۆزوعی ڕەنگرتنا ینی حتا ئەگەر دانت زۆر بشۆی تامان بابەتێکەیە مۆزوعی دانشوشتن ئێمە زۆر خەلەلمان هەیە لە دانشوشتن ئەگەر بینە سەری ئەو بابەتی زۆر گەورەیە کەمە هەمومان خەلەلمان هەیە هیچمان پێرفێکت نین لە دانشوشتن بەڵام لەگەڵەوەدا ساڵی دووجار پێویستمان پێ لای دکتۆری دان بیشۆین بۆ چکە تۆ هەموو ڕۆژێش دان بشۆی طبقێک لەسەر دانە دروست دەبێت پێی دەڵێن پڵک با فیلمەکە دروست دەبێت یعنی تۆ گەر دانیشت پاک شوشت حەز لێ نوچی دەمووسێک یان شتێک بە دانەکانت دابێن هەز دەکەی شتێکی سپی پێوەیە ئەم با فیلمە دەنیشە لەسەر دانەکانت کە نیشت واتە دانەکەت غیری ئەم طبقە لە ماعی طبقەیشی تری لەسەرە ئەم طبقە وا دەکات کە ڕنگ بە ئاسانتر بگرێت ئەمە بابەتی ڕنگ ئەم طبقەیە لە چی دروست دەبێت لە خواردن پێکاتەکانی خواردنە ئەگەر بشی شوێ هەر دەمێنێت هەر دەمێنێت بەشی خۆی هەر دەمێنێت چونکە تۆ کە دەیشۆی کەس نییە مەسەلەن بڵێ من هەلەگە هەموو جەمەکان دەیشۆ جەمێک دەیشۆی دوان دەیشۆی لە بینی جەمەکان خواردن دەخۆی یعنی تۆ هەموو کاتێک نایشۆی لەبەرەوە هەر پێوە دەنووسێ بە مروری زەمان ئەگەر هەموو جارش بیشی خۆ بە مایکرۆ ینی بە شێوەیەکی مایکرۆی زۆر بچووک هەر پێوە دەنووسێ بەس بە مروری زەمان زیاد دەکات ئەمە بابەتی ڕنگ بابەتی کلس ئاساییە هەموو کەس تووشی ئەوە دەبێت کە دانەکانی کلیس بگرێت کلس بۆ خۆی چییە پێکاتێکە کە یەکەم شت ئەم باوای فیلمێکە لەسەر دان دروست دەبێت ئەمە طبقەی نەرمە زۆر جار هەیە بە شوشتێکی باش لا دەچێ بەڵام ئەگەر ئەوە لێگەڕێ لەسەر دانەکان بمێنێتەوە کەڵەکە بێ ئەو کالیسیۆمی کە لەناو لیگدا هەیە بۆیە دەڵێن لیگ فەرقی هەیە لە کەسێکە بۆ کەسێککە ئەلێرە فەرقەکە دروست دەبێت هەیە کالیسیۆمی زیاتری تێدای لە ناو لیگەکەی ئەمە وا دەکات کە ئەو طبقە نەرمە ڕق ببێت بە کلس وەگە سیرتان کردبێ بە زۆری کلس لەکوێ دروست دەبێت لە دیوی ناوی دانەکان ئی خوارەوە لەگەڵ دوو کاچیلەکانی سەرەوە باڵێن ئەملا بۆ چونکە دەرچەی کردنەوەی لیکەڕژێنەکان لەوەیە لیکەڕژێنەکانی ژێرەوە کە پێی دەڵێن سەبماندی و لە سالیڤەری گڵات لیکەڕژێنەکە لە ژێر باڵێن لە دیوی ناوی دانەکانی خوارەوە و پارۆتی گڵاند کە دوور ژێن لێرن ئەوانش لیک دروست دەکەن دەرچەکەیان لێرە دەکرێتەوە ئەم دەرچانە کە ڕاستەخۆ لیک بەر هەر دانێک دەکەوێت معڕەزە ئەو دانە زۆرتر کلس بگرێت ئەو لیکە بوو پۆقشکردنەوە ددۆنیژێ بەس بێژە دکتور ئەستێکی دی بژم مەسەلەن تو بێژی پشتی هەر خۆرنەوە خۆرنەکێت دۆنێت خۆم بشم مەسەلەن ڕەمەزۆنێدا ڕەمەزۆنی ئەس بە حەسکەم مە شیرینی خۆر فتۆرەیە بۆنگ دۆ مە خۆرن خۆر پشتین یەکسەر فرچە مەعجین خوب بگرین و بشوین یۆنژی ساعتێکی پشتی خۆرن و بە خۆرنی ئەم دەدۆنێت خوب بشوین چکی هەندێک دبێژن دەوێت ئەو خۆرنە چتە نۆڤ دەویدۆ ددۆنژی ئیسیفادێژی وەرگرن شتێکی وسۆ هەیە ددانی سفادە لێوە ناگرێت دانی سفادە لە پێکاتێک وەردەگرێت کە تایبەتە بۆ خۆی بۆ من لە جەماعەتی فلۆراید و باڵێن ئەوانەیە بە تایبەتی ژەمە زۆر فلۆراید کە لە معجونی دان هەیە ئیسفادە لە شیرنی ئەوانە ناکە بەڵام بۆ خۆی باشترینی شت علمیان کە دانشوشتن ئەوەیە کە ڕاستە خۆ دوای ناخواردن نەبێ بەلانی کەم نی ساعتێکی پێ بچێت بۆ چونکە کاتێک ئێمە خواردن دەخۆین بۆی هەیە بەشێک لە کالیسیۆمی دانەکان لەگە خواردن لێ بێتەوە بە تایبەتی ترش ئێمە شتێک بە بێنە پێشچاوی خۆمان ئەوەیە کە نەزڕێکی غەڵەتەیە ئێمە زۆر باسی شیرنی دەکەین بۆ خۆی وحید شتێک کە بتوانێت ددان بتراشێت یان طبقە لە دان بکاتەوە بەس ترشیە شیرنیش کە لە سەردان دەمێنێتەوە دەبێت بەکتریا بێتە سەری بیترشێنێ ئەو زەردانەکە کوندەکە دانیش زۆر جار کە شتێکی ترش دەخۆی جیڕێ دێت بەزەبت ئەوجا بۆیە ئێمە دەڵێن ترشی پێویستی بە 3 سانیە بۆی کالیسیۆمی ناودان لێکاتەوە بەڵام شیرنی بەلانی کەم 3 ڕۆژی دەوێت هەتا بەکتریا دێت و فێرمەنتێشنی دەکات دیترشێنێ اینجار ئەوەی دەکات بۆیە وا باشە کە تو کاتێک کە شتێک دەخۆی بۆ منە ئەو شتە ترشێک کە باست کرد ددانمان ئاڵ دەبێت و یەک دەگرێت
ئەوە لەو کاتێ ینی بەشێک لە کالیسۆمەکە لێبتەوە یعنی ئەم فێری ئەم سەریح بین ئەڤش بچیکۆتی و خەت بجمە شیرینی خڕۆبە بوو شیرنی خراپە شیرنی خراپە بەڵام ترشی خراپترە چکە ترشەکە زووتر دانەکە لێ دەکاتەوە بۆیە مۆزوعی دانشوشتنەکە ئەوەیە کە تۆ لەو کاتانە دەبێت مەجال بدێت دانەکە نی سعاتێک مەجای بدەیت لیک سیفەتێکی پێ دەڵێن بەفەرنگ ئەکشن یعنی سیفەری بەفەرنگی هاوسەنگکردنی هەیە کاتێک کە دەبینێت کالیسۆمێک لێ دەبێتەوە ڕاستە خۆ بۆی دەجێڕێتەوە بۆ دانەکە بۆیە کە ببینی ئەو کاتێک کە دانت لێک گیر دەبێت با بڵێن گیر ئەوە دەبێت دەبینی پاش چەند دقەیەک نامێنێ بۆ چکە کالیسۆمەکە دەگەڕێنێتەوە بۆ دانەکەت بۆی وا باشە تاخیریکەی دانشوشتن هەتا ئەو کالیسۆم ئەو پێکاتانەی داتەوە دانەکە باشە دکتۆر هەر لە سەبارەت بە ئەو کلسە ئازم گوێم لە قسەیەک بووە دەڵێن ئەو کلسە ئەوەندەش خراپ نییە کە لە داندا هەیە وایە کلس زۆر خراپە خراپە چکە پێکاتەکەی کلسیە پێکاتەکەی کلس خواردنە و زایدەن کالیسۆم و پێکاتەکانێتی کە ڕقی دەکا و زایدەنیش بەکتریاکانن هەر کاتێک کلست بینی لە جێگایەک لە شوێنێک بەدانێکەوە مانایە ئەوەیە ئەگەر لی گەڕی ڕاستە خۆ پوکەکە دەڕات لەو جێگایە و هەر کاتێکیش پوکەکە داخورا ئێسکەکەی بەدوادا دەڕات کاریگەری لەسەر کلۆر بوونیە بەڵکو پوکە بەڵام ئێسکیشی بەدوادا دەڕات وای لێ دێت ددانەکەت سەپۆرتی نامێنێ پاڵپشتی نامێنێ ئێستا زۆر کەسەیە کە بە تەمەندا چووە دەبینیت دانەکەی ساغا بەڵام ددانەکەی بینە زۆر درێژە و دەشلەقێت خۆی ئەمە ددانەکە نهاتوتە دەرەوە درێژ بێ ئەمە پوکەکە و ئێسکەکەی ڕۆیشتووە نەماوە لە دوجاردا دانەکە دەلەقێ ینی زۆر جار هەیە کەسەکان ددانیان لە دەست دەدەن بەس بە سەبەبی کلۆربوون نییە بە سەبەبی کلسێکە کە قەدیم چارەسەری نەکردو وای لێ کردو پوکەکەی و ئێسکەکەی ڕۆشت بێ نەتیجە دانەکردنەوە کلسی پاقشکردنەوە کلسی سەردۆنا پدی پوک دێتەوە شوێنی خۆیانتەوە بدو یەکێکە لەو شتانەی لەو با بڵێن بەشانەی ناودەم کە گەشەی زۆر زعیفە زۆر خراپە ئێمە کاتێک کە بدوو دەڕوات چانسێکی هاتنەوەی زۆر کەمی هەیە ینی با بڵێن نیم ملیمیان کەمتر لە نیم ملیمیش دەتوانێت گەشەی بکە کە ڕۆژ زۆر زەحمەتە بێتەوە جێگای خۆی بۆیە زۆر جار کە پوک دەڕوات ئێمە بە نەشتەرگەری بووی دەجێڕینەوە جێگاکە چوە سەر نەشتەرگەری یعنی ئەمەلی گەڕانەوەی زۆر کەمە چوە سەر نەشتەرگەری و دکتۆرم کورتی بەحسێ ئەف جانیا گەنج نوکەلێت گەڕم تایبەتیژی بوو جوانکاریە ددانا بکینە دوو بەش کیش جوانکاریە درستە بێت مرۆڤ بکێت و وەختی وەیە کیش جوانکاریش یا خەلەتە دەوێت هەمی کەسێک خۆشی دیر بێخت بابەتێکی جوانە پرسیارێکی جوانە بەڕاستی ئێستا زۆر باوە خەڵک ڕووی کردوتە مەوزوعی جوانکاری دان و هەوڵ ئسمایل لەو شتانێک کە باز دەکرێت بەجددی هیچ دکتۆرێک ئامۆژگاری هیچ نەخۆشێک ناکە کە ئەگەر دانەکانی ڕاست بن دانەکانی بێ مشکلە بن جوانکاری بکە یعنی من زۆر جار هەیە بە نەخۆشەکان دەڵێم کە جاری وا کەسێک مەسەلەن کە دێت دانەکانی زۆر جوانە بەس فیسەبیلی سپیکردنەوە یان کەمێک ڕاستکردنەوە دەوێت دانەکانی تووشی ئەم باڵێن جوانکاریە بکویش کە دەبێت دانەکانی ببڕی پێی دەڵێم یعنی زۆر باشە تۆ بڕۆ بگەڕێ بزانە هیچ دکتۆرێک دەبینی بۆ خۆی کردبێتی ئەو شتە یعنی مۆکو دکتۆری دان ئەگەر شتێک باش بێکەم کەس بۆ خۆمانی دەکەین بەڕاستی ناڵێن نابێ بکرێ حاڵەتی زەرورمان هەیە بەس ئێستا شتەکە لە حاڵەت دەرچووە بۆتە تقریبان بزنس دیاردا تقریبان بۆتە بزنس بە بزنس دەکرێت بەڕاستی ئەگەر نا ئەو کەسانی کە بۆیان دەکرێت لای ئێمە پۆلێنکراون چێ بۆی دەکرێت ئێستا وای لێ هاتوو هەموو کەسێک دیکە بەڕاستی خۆی لێرەدا ڕاستە نەخۆشەکان خەڵکان بخۆیان سەبەبن بەس ئێمە دکتۆریش تقریبان سەبەبین لەو شتەدا چکە ئێمە دەبێت یەکەم شت نەیەکەین دووەمیشان بۆیان ڕوون بکەینەوە بە لەبەر ئەوە ئەو حاڵەتە زەرورە کە تێبگەێنرێت کە چی زەرە لە دان دێت چکە تۆ بێنە پێشچوی خۆت کاتێک ئەم جوانکاریە بۆ دانت دەکەی یەکەم چینی ددانت دەبێت ببڕی یەکەم چینی ددان کە پێی دەوترێت چینی مینە طبعاً ڕقترین چینە لە هەموو لاشەی ئینساندا لە ئێسکیش ڕقترە تۆ کە ئەم چینە ڕقت بڕی ئەمە وا دروستکراوە کە بەرگەی ساردی و گەرمی و هەموو جۆرە خواردنەی دەگرێت یعنی تۆ ئەو کاتە دەستکاری قوتی دانەکە دەکەی بەرەو لاوازبوونی دەبێت وای خودش ڕازی بە دکتۆر گەلە گەلە مەمنونێتوانە وەختێ مە گەلێکی کوردبی بەس ئیشڵاوە گوتی تایبەتی ژەوە جوانکاریات بێ گەنج زیاتر شیاری خوب بن خودی خێرا بنویست هەر تەندروست بن زۆر سپاس بابەتەکی گرنگ و خۆش بی و هەشیاری خوبت داود دانێت خوب تایبەتیش هەیڤ ڕەمەزانە پیرۆزدا طبعا ڕەخی ڕاستێ و جەماعەت حاضرن تشتێکی تایبەت پێشکەشکن گوهداریەوە بکەین ئەم دێ فەڕێکی چینەش دەربە بزانین کۆ برنج و ئافکێتمە چ لێوات بەڵێ کەرەم یاڵا کەرەم
كل القلوب إلى الرسول تميل كل القلوب إلى الحبيب تميل لذاك عندي شاهد ودليل أما الدليل إذا ذكرت اسم محمد فتبقى دموع العاشقين تسيل هنيئا لكم يا زائرين قبر نبيكم الفوز في الجنات ويا نعم السبيل زمالي پیغمبر چند جوانا الله الله زمالي پیغمبر چند جوانا سرداری روزی محشر و زور خاندانا سرداری روزی محشر و زور خاندانا
سرداری روژی محشر و زور خانه سرداری روژی محشر و زور خانه ويش الله خدش ترازي بت مامۆستا عەبدولکەبیر نزال فێرێ من نابینێت هەی دەست خۆش مەمنونێت تەینە پشتی هینگێ سرودادمایکێ بێژن پاشینکێ وەرن ئافکۆ برنجا بخۆن ئافکانووکە ها پاشیڤ و ئافکانووکە خودەی نزا قابینە برا تامکینێ کاچەوەیە الله ئەس تێ ئەوم ئەوێت چنە ها مەتعەمە بزیرەتر فەڕەنسا ئەو وڵاتی توساوێت خواردن فۆنەگەرە تایبەت چەند تێستکن خواردنگەوە جەڤژی لاو دەرچووە یان نە لەکوەرە يا الله هادرين برا تاميكا بزاني كوا باشا ان شاء الله برنجات ايش تو موي خده افغانوكا افغاته درسته بس برنج ايش تو موي بيچكي برنج ها سيكا فيقي ايه خدش ترازي بت هاو شامي مهم ترى ها والله واه برا تبوه بقى ازب تشكي خون برنج استوي فيربوم سيكا فيقي افكانوكا افكانوكا يا نوكا نوكا كاكا افكا يك نوكا افكانوكا استوى زورا قرنجين يعني زردخنة هم لي ورقروا بامنانا كم ديكو تجي طاب كبزانا شوية بس والله دستي تتخوش تظنيش بعد چه نابد مروف لي بقرر تابلاس شيكر اما هكا افغانوكا درجة ايكا واف خيارة قلا تخوش ايه هتش خواردين روزيكا نا طبعا الله اوا والله زوان الدهنة والله عافية بترتيباتي اگر خيزان داريان لا والله اگر جنتين ان شاء الله ديني خواردني بود روزك ياندري او عيبه من بياوي ناو مالي وجن دبي خواردني روزكم تماشای وضع كيدا كان يعني اگر بيويسكا مثلا سبود روزك يا الله برسيارة لو قرص بو والله لبرنامج راسخ وبسيارة عتما قرصة خواردني دروس بكي فيش دولين اگر هاوسر شيري بكي بخود خواردنا كدروس دكين هاوسركت هاوكاري او هاوكاري تشكيه هاوكاري مثلا لقاب شوشنك هاوكاري اخر بياو بايش خوي زوانه وافرد بايش خوي زوانه يعني والله هاوكاري هي منومنا لقاب شوشنا هاوكارينيا حتما هاوكاري والله هاوكاري شي زياوزا دروس كده بس تام كيف بزاف نعم هذيك مثلا هاوكاري هاوكاري كان زياوزا مثلا بياو بوي ناس ريا كزيات ايش درو دكا افرد الشمال ودكا براي زورينا ئەم زۆر جان بەس تەماشا دەکەم یەکەم جار نازانم یعنی لەڕ یارمەتی دانەوە ئەگەر ئەوەی پێویست بیتن یارمەتی دەدەی سەقاپەکەی ناشوێت ئەخر ئەگەر بەتەنێ بین باڵ ڕزەکە میوان وعیبە لۆ عیبە یعنی ناوەڵاهی هیچ ئەوەی تێدا نییە چ دەکەیت وەڵا لۆ عیبە یارمەتیدان شانازیە و گوێتان لێیە ژنینایە ژنی نایە بەزەوە بینایتی ئۆ ئێتەوا وەڵا ئارێ وەڵا ژنە مینە ئەمە وەڵا نەمشوشتە بکاتە پێویست دەشمە خۆ عیب نییە یارمەتی ژنی خۆت عیبە حەد دەچیە ناشری ئارێ وەڵا ئاسایە بەس هێشتا نەگەشتنەوە قۆناغی دەگەیە هەر پیاوێک دەڵێ ئەوەیان خاستان ئێستا ئێمە کاکۆڤانمان یعنی یەک لە سیفەتەکانی تێدایە بەڕاستی ئەوەی کە لەوە براژنی بی ئینشاڵڵا مستەقبەت کە براژنی هینا ئەو کاتە دەبی ئەو خاتری بگری بۆی کە ناقص 20 مسقالی لەبە بکات چکە بای نزیکە 20 مسقال بەس ماسفای تێدایە ئەکید وقتی ما طبعا خلاص ام دلویری خاطر و خوازین جماعت جور و خود حس کت شکل تایبتی ما دی پیشکش کن یلا ما مستراوان خو حاضر که تقوا خود بک ای پاشی و افشوا گلک تایبت بی خاصه افغانوکا گلک ابطام و افغانوکا پتاز جیت کلی نافدایش تابطام تره هدرین کوبو وابز افغانو برز لابو تو زور باش کبیر رونو او
والله عافية تندرست شيفك خواردني تندروز دروز أري والله خذ اختيارات بنوست قلت ما نقول لاعبي آسين لبهندي قلت مرونزوي بأخوي أو هادرتو بس سريع باقنا يلا باشيفا 12 تا پیشکش کردن پاشیوا و هر تشتک بد صحت بد خودی روشی نویجت همی بسرمانا قبیل کد و مجیش دعا به بهر نکن و او کچکید وین شیکن چه تشتانه کنه پیور والله با افضل من بو مزیرا چنک هک خورنک اوصب و چیکد یکسر شی پیب کن بلا کیم زیر جیبت چواه درجه لا مکو باش دی خاطره خوازه او خاطره خوب سلام علیکم بلا جماعت تشتکی باش پیشکش کن فرمون و بخاطره سلام علیکم اگر جاری عیادت قدم بین تسرجام حتى مردم غلامي برساوام حياتي من وصالته مماتي من فراقته ضل بري خيالي علاجي شيتها ركام شو مولود